زۆر بەخێر بێن هەمووتان بەخێر بێن سەرچاو فەرموو ئەستەغ فەرموو بەناوی سەرۆکاتی زانکۆی سڵاحەدین بە خێراتێکی گەرم و جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی دەکەن و جەنابی سەرۆکی وەزیری خوێندنی باڵا پێشنەوە و زانستی دکتۆر ئارام بە خێراتنی سەرجەم قوتابیەکانی زانکۆکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین هیواداری ئەو دیدارەیە بەتەمای دڵخۆشی بەتەمای ڕوونکردنەوەی هەموو ئەو بابەتانێک کە پەیوەستە بە خزمەتکردنی قوتابیان بەڕێزت فەرموون زۆر سپاس فەرموو نازەم دەنگ باشە هەمووتان گوێتان لێ زۆر سپاس من زۆر سپاسی زانکۆی سەلاحەدین دەکەم بۆ ڕێخستنی ئەم بوونەیە و سپاسی بەشداربووانی شەکەم بەشداربوونی هەمووتانەکەم کە هاتوون لە هەموو وەبزانم زانکۆکانی هەموو ناوچەکانی کوردستان بەشدارن من بە خێراتنی هەمووتانەکەم و هەروە سپاسی جەنابی وەزیر و سەرۆکی زانکۆشەکەم بۆ بەشداربوونیان لەم بۆنەیە کە پێمان وایە ئەمە بۆنەیەکی گرنگە لە نزیکەوە ئێمە گوێبیستی یەکتر بین هەم من گوێم لە ڕاو بیرروبووچوون و داواکاریەکانی ئێوە بێت هەم ئێوەش لە نزیکەوە گوێتان لە بەرنامەکانی حکوومەت بێت نەک تەنیا بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانانەی کە ئێستا هەن بەڵکو بۆ ئەوەی کە ڕوانگەی ئێمە بۆ داهاتووی کوردستان و سیستمی پەروەردە و خوێندنی باڵا و باری ئابووری کوردستان بە شێوەیەکی گشتی لە نزیکەوە گوێبیستی بێت. بێگومان قوتابی بەشێکی هەرە گرنگی پێکاتەی هەموو کۆمەڵگەیەکە و لە کوردستانیش من چەندین جاریش باسم کردووە کە ئێوە داهاتووی کوردستانە و ئەوەی کە ئێستا ئێوە دەیخوێنن پێویستە لە داهاتوودا لە خزمەتی کۆمەڵگەی خۆتان و وڵاتەکەتان سوودی لێ وەربگرن ئێمەش سوود لە توانەکانی ئێوە وەربگرین. خوێندن بە تەنیا کافی نییە هەم خوێندن هەم پەروەردە پێویستە لەگەڵ خوێندن خۆشمان وا پەروەردە بکەین لەسەر ئەو بنەمانەی کە بمانەوێ داهاتووی وڵاتەکەمان بە چ شێوەیەک ڕەنگ بداتەوە لەبەرەوە هەر ئیشێک هەر کارێک ئەمڕۆ دەیکەین یان خۆمانی پێوە ماندوو دەکەین کاردانەوە و ڕنگدانەوەی لە داهاتوودا لەسەر کۆی گشتی سیاسەت و بەرنامەکانی هەرێمی کوردستان بە حکوومەتەوە بە کۆمەڵگەوە دەبێت. لەبەرەوە من حەزەکەم گفتوگویەکی ڕاشکاوانە لەگەڵێەوە بکەم گەشتان لێ دەگرم بزانم داواکاریەکانی ئێوە چی بەڵام پێشەوە هەندێک شتی تریشە من حەزەکەم عەرزیەوەی بکەم. ئێمە دەزانێت لە وڵاتێکدا دەژین کە بەداخەوە بە درێژای مێژوو دوچاری چەندین قەیران و کێشە و مەینەتی و هێڕش و غەدر و زوڵمێکی مێژووی لەسەر ئەم وڵاتە دەکراوە بە تایبەتی کە دەبینین ینی ئەم ماوەی دواییش بینیتان کە بە شێوەیەک تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان کراوە. ئێمە دەزانین نەتەوە و خەڵکێکی مەغدورین بە هەموو نەتەوەکانمانەوە بە هەموو ئاین و بیرروبووچوونە جیاوازەکانی کە لە کوردستاندا دەژین بەڵام لە زۆربەی ئەو مافانەیە کە خەڵکی تر هەیەە ئێمە مەحروم بووین و بەرەمبەر بەمەش هەموو هەوڵێک دراوە بۆ ئەوەی نەیەڵەن ئێمە بە هیچ شێوە بگەینە و ئاستەی کە بتوانین خۆمان لەسەر پێی خۆمان بوەستین و ئەمەش وا بکات کە دایم لایەنەکانی تر بتوانن سوود لە جیاوازی نێوانمان وەربگرن لە کێشە و قەیرانەکانی کە هەندێک جار دروست دەکرێن سوودیان لێ وەربگرن و نەیەڵن قەت ئەم وڵاتە ینی ئاسوودە بێت یانیش بە شێوەیەکی ئاسایی بەرەو پێشەوە هەنگاو بنێت. لەبەرەوە ئێمە چەندین ئەرکمان لەسەر شانە
ئەرکی سەرەکی ئەمەیەوەیە کە ئێمە و ئەزمونەوە ئەو کیانەمان پارێزی خۆشەویستی خۆمان بۆ وڵاتی خۆمان و دەستەبەرکردنی داهاتوویەکی باشتر بۆ نەوەکانی داهاتوو دروست بکەین و جگە لەوەش ئەرکێکی تریشمانەوەیە کە وەکو هەموو هاوڵاتیەک هەر یەکەک بتوانێت خۆی پێ بگەینێ و ئیشکاری خۆی بکە و دەوری خۆی لە کۆمەڵگەی خۆی بە شێوەیەک بتوانێت ببێنێت و پەرەی پێ بدات. من نەزانم ئێوە کێشەتان هەیە بەڵام لە هەموو کوردستاندا کێشە هەیە و باسی هەر چین و توێژێ بکەی لەوانەیە خۆشیان چەندین گیر و گرفتیان هەبێت. چارەسەرکردنی کێشە بەوە دەکرێمە گفتوگۆ لەگەڵ یەکتر بکەین گوێ لە یەکتر ڕابگرین و بەیەکەوە هەست بە بەرپرسیارەتی بکەین. حکومڕانی تەنیا ئەوە نییە حکوومەتێک حکومڕانی بکە و هاوڵاتیش تەنیا گوێڕایال بێ. ئەبێ هەردوو لە بەیەکەوە کار بکەن. ئەرک و ماف بۆ هەردووکیانە و ئەبێ ئەم ئەرک و مافە بەرپرسیارەتی هاوبەش بێت. هەموو بەیەکەوە ئیش خۆمان بکەین کاری خۆمان بکەین گوێ لە یەکتر بگرین لە خزمەتی یەکتریشدا بین و ئەوەی سوودێکی زیاترمان بۆ خەڵک و وڵاتەکەمان هەبێت. من بیستم کە لەم دوایە هەندێک گیر و گرفت هەبووە لەوەی کە بەشە ناوخۆیەکان گرفتیان هەبووە پێویستیان بە چاککردنە و داواکاریەکانی ئێوە بەردەوام گەیشتووە و هەموو هەوڵێکیش ئەدەین بۆ ئەوەی ئەم گرفتانە چارەسەر بکەین. لە لایەکی تریشمان بینی کە خۆپێشاندانیش کرا. خۆپێشاندان مافێکی ئاساییە و هەموو چینێک توێژێک لەم وڵاتە ئەتوانێت بە شێوەیەکی ئارام و ئاشتیانە خۆپێشاندان بکات داوای مافی خۆی بکات و حکوومەت پشتیوانی لە خۆپێشاندانی ئاشتیانە دەکات. بەڵام خوا نەخواستە ئاراستەکردنی خۆپێشاندان بە شێوازێکی تر یان بەلایەن هەندێک کەسەوە خۆیان تێبخزێنن و بێنە ناو خۆپێشاندان و بابەتەکە وا لێ بکەن فەوزا دروست بێ تند و تیژی دروست بێ ئەمە نە خزمەتی مافەکانی قوتابیان دەکا نەهی داواکاریەکانیان دەکا نە چارەسەری گرفتەکان دەکا بەعکسەوە کێشەکان قوڵتر دەکەن و ڕێگەش دەدەن بۆ ئەوەی خەڵکێکی تر بە شێوازێکی تر سوء ئیستیفادە بکە. لەبەرەوە من داوا لە هەموو خوشک و برایانی خۆشەویست دەکەم ئەگەر خۆپێشاندان دەکەن خۆپێشاندانەکان بە ئاشتیانە بن ئارام بن زۆر مەدەنیانە داواکاریەکانی خۆتان پێشکەش بکەن یانیش هەموو جارێ دەتوانن نوێنەرتان بنێرن بۆ ئەوەی داواکاریەکانی خۆتان بە حکوومەت بگەن. بەڵام ئەوەی بینیمان سوتاندنی بارەگا و پەلەماردان یەکتر و خوا نەخواستە تند و تیژی و خوێن ڕشتن ئەمە بە حەقیقەت هەمومان ئازار دەدا و باوەڕ ناکەم کەس لە ئێوەش ئەمەتان پێخۆش بێ. بەڵام بۆچی ڕێگە بدرێ یەکێکی تر بێ بە ناوی خۆپێشاندان ئەجەندایەکی سیاسی خۆی بە ناوی قوتابی جێبەجێ بکە. پێش هەموو کەسێک ئەبێ ئێوە خەواندارەتی ئەم وڵاتە بکەن. پێش هەموو کەسێک ئەبێ ئێوە نەیاڵن هیچ کەسێک بێ سوء ئیستیفادە لە بوونی قوتابی پێشەی قوتابی مرکز و شوێنی قوتابی بکە بۆ پێشخستنی ئەجەندای سیاسی خۆیان. ئەم داوایە داوایەکی برانە من لێتانەکەم کە ئێوە پێشمەرگەی قوتابی بن لە پێش هەموو کەسێک بەرگری لە کەرامەت و مافی وڵاتەکەتان و سمبولی وڵاتەکەتان بکەن. باوەڕ بکەن ئەوەندە جێی داخ بوو کە بینیمان ئاڵای کوردستان بە پێوە چوونە سەری بێڕێزی و بێحورمەتی بەرامبەر بە سمبولێک کرا کە ئەمە بووەتە دووەبەرگی چەندین شەهید هەزاران شەهید لە ژێرەم ئاڵایە نێژراون. اینجا بێڕێزیکردن بەمە چۆن داواکاری قوتابیە چۆن ئەمە گرفتەکان چارەسەر دەکات. ئەمە زۆر دیارە دەستێک هەیە ویستویانە چونکە قوتابی هێزێکی خوێنگەرم و بەتوانان دەیانەوەی سوود لە قوتابی وەربگرن بۆ ئەوەی بێن خوا نەخواستە هیچ بەهایەکی نیشتیمانی بۆ وڵاتەکەمان نەیەڵن هیچ خۆشەویستیەک بۆ ئەم وڵاتە نەیەڵن. ئێوە پێش هێزە ئەمنیەکان ئێوە پێش هێزە فەرمیەکان ئەبێ ڕێگری بکەن لەوەی کە سوکاتی بە سمبل و کەرامەتی وڵاتەکەمان بکرێت.
جا من دڵنیام ئەمە ئیشی قوتابی نەبووە بۆ هەر کەسێ ئەمەشی کردووە حکوومەت لی بێدەنگ نابێت و ئەوانەی کە بێڕێزی بەرەمبەر بە ئاڵای کوردستان دەکەن پێویستە ڕوبەڕووی یاسا بکرێنەوە. ئێمە بە تونترین شێوە ئیدانەی ئەم جۆرە کارانە دەکەین، لە هەمان کاتدا ئیدانەی ڕوبەڕووبوونەوەی تند دەکەین چ لەلایەن هێزەکانەوە بەرەمبەر بە قوتابی کرابێ، چ لەلایەن هەندێک کەس بە ناوی قوتابی پەلاماری هێزە ئەمنیەکان بدرێت. ئەمانە تند و تیژین ئەمە دروستکردنی فەوزا کە بە هیچ شێوەیەک لەگەڵ مافەکانی قوتابیان یەک ناگرێتەوە. لەبەرەوە ئەمانە ڕێگەی یاسایی هەن کە چۆن ئێمە پێویستە چارەسەری بکەین و ئینشەڵا هیوادارم بە زوویش چارەسەر بکرێت. ئێستا ئەو داواکاریانەی کە ئێوە هەتانە بە تایبەتی باسی دەرماڵە کرا، من حەزەکەم تۆزێ مەجاڵم پێ بدەم بۆتانی باس بکەم. بەڕێزان، ئەم زانکوانەی کە حکومین بە خۆڕایی حکوومەت بە خۆڕایی خوێندن تەرخان دەکا بۆ هاوڵاتیانی خۆی بە و قوتابیە خۆشەویستانەی کە دێن لەم زانکوانە دەرسە خوێنن. داواکردنی دەرماڵە بۆ ئەوەی خوێندنێکی خۆڕایی بکرێ، باوەڕ بکەن لە هیچ شوێنێکی دنیادا شتیوان نییە. شتیوان نەبووە کە بڵێ ئەبێ من بە خۆڕایی خوێندنە خوێنم، ئەبێ بڕەپارەیەکیشم بدەنێ بۆ بچم خوێندن بکەم. زانکۆی تر هەنە ئەهلین و خەڵکێک هەیە لەوانەیە ئیمکانیاتی مادیان باش بێ، پارەش ئەدەن بۆ بچم خوێنم. دوای هەندێک جار نمونەی دەرەوە دێنەوە، مەسەلەن دەڵێن لە ئەوروپا وایە، لە ئەمریکا وایە، لە وڵاتانی پێشکەوتوو وایە قەرز بە قوتابیە درێ. ڕاستە، بەڵام ئەوانەی کە ئەچنا لە هەموو شوێنێکی پێشکەوتووی دنیا ئەگەر بمانەوێت چاو لە وڵاتانی پێشکەوتوو بکەین بۆ ئەوەی بەس بەرچاوتان ڕوون بێ، ئەو وڵاتانە خوێندنیان بەلاش نییە، هەموو قوتابیەک ئەبێ پارە بدە. بەڵام چی دەکەن؟ بانک قەرزیان پێدەدا و ئەو قەرزە بۆ ئەوەیە دواتر بە قست پارەی خوێندنی خۆیان بدەنەوە بە زانگۆکان. یعنی ئەمە ئەو سیستەمە باوەیە کە هەیە. قەرزەکانیش حکوومەت نایدا، بانک دەیدا. بانک بە قوتابی بە شێوەیە قست قەرزێکی پێدا بۆ ئەوەی بتوانێت سەدی ئەوەی خۆی بکە، هی تێچووی خوێندنەکەی خۆی بکە. ئێمە لە حکوومەت خوێندنەکە ئەسڵەن بە بەلاش. لەبەرەوە ئەم داواکاریە من نازانم بۆچی وا وروژێندرا، بۆچی وا باس کرا، دێمە سەر ئەوەش تۆزەک. ئەم بابەتە لە ساڵی 2014ەوە نەماوە. وەختی خۆی لە پێشتر لە عێراقیش هەبوو، بەڵام ئەویش نەماوە. لە ساڵی 2014ەوە بەهۆی قەیرانی دارایی ئەسڵەن مەسەلەی دەرماڵە نەما. دوای 7 ساڵ ئێستا جارێکی تر ئەم بابەتە بوو ڕژێندرێ لەسەر چی؟ گوایە وەزعی ئابووری هەرێمی کوردستان باشتر بووە. باش، ئێمە بینیمان کە وەزعی هەرێمی کوردستان هۆکاری خراپیباری ئابووری هەرێمی کوردستان لە چیا بووە. هەر بەس بۆ ئاگاداری ئێوە من باسی زۆر دوور ناکەم، بەڵام هەر لە ساڵی 2014ەوە تاکو ئێستا ئەو بڕە بودجەی کە پێویستە حکوومەتی هەرێم لە حکوومەتی فدرالی وەری بگرتایە، 4 ساڵی 2014 15 16 17 حکوومەتی عێراق هیچ بڕە بودجەیەکی بۆ هەرێمی کوردستان نەنارد. ئەمە وای کرد حکوومەت بۆ ڕاپەڕاندنی شکاری خۆی بچێت قەرز بکە، لە بانکەکان بکە، لە حکوومەتی ناوەندی بکە، لە کۆمپانیەکانی کڕیاری نەوتەکە بکە، نەوتی پێش وەختە فرۆشرا، بۆ ئەوەی ئەو بڕەپارە بتوان ئەم 4 ساڵە ئیدارە خۆیانی پێ بکەن، کە ئەمە هەمووی بوو بە قەرز و مایەوە لەسەر حکوومەتی هەرێم کە ئێستا ئێمە بەداخەوە باجەکەی ئەدەین. دوای ئەوە هەر لەم 2 ساڵی ڕابردووش لە ساڵی 2020 ئەو بڕە بودجەیە کە حکوومەتی عێراق بە پێی ئیتیفاقاتی کە کرا و بە پێی ئەو بودجەیە کە پەسەند بوو دەبوایە پارەمان بۆ بنێرێت 12 مانگ بودجەیان بۆ نەناردوین. ئەمە هەمووی پارەیە. کۆی کەیتەوە ئەم 4 ساڵەی کە پێشتر بووە و ئەم 2 ساڵەی کە هەیە 23 میلیارد دلار پارەی هەرێم کە حەقی ئێوەیە حکوومەتی عێراق نەیناردووە. بەڵام سیرکەن چۆن ئەم بابەتە سوء ئیستیفادەی لێکرا. لایەن هەبووە
داوای لە حکوومەتی فدرالی کردووە کە بڕەبوجەی هەرێم نەنێرێت بۆ ئەوەی حکوومەت بڕوخێ ئەمە بەشێکی ئۆپۆزیسیۆن بووە کە ئەسڵەن دژی بەردەوامبوونی حکوومەتی هەرێم بووە ویستوێتی سوود لە توانەکانی حکوومەتی فدرالی وەربگرێت و ڕێگە نەدا حکوومەتی هەرێم بژانەوەی ئابووری بەخۆوە بێنی یانیش حتى ئیدارەی خۆشی بکە و لە لایەکی تریشەوە هاتوون لێرە گلەیان کردووە خەڵکیان هەنداوە ها حکوومەت پارەتان ناداتێ حکوومەت موچەتان ناداتێ وەرن خۆپێشاندان بکەن یعنی لە هەردوو لاوە خەریکی لێدانی ئەم ئەزمونە بوون لەم کابینەیە لەم 2 ساڵی ڕابردوو سەرەڕای ئەوەی کە ئەم هەموو کێشە و گرفتەمان هەبوو ئەمەی بابەتی کۆڤیدە ئەوەی ڕۆخانی قیمەت و ساری نرخی نەوتە نەبوونی ئەوە بۆ هی یعنی ئیشی تجاری و بازرگانی وەستا یانیش کەم بوویەوە سەرەڕای ئەوەش ئەم هەموو قەرزەشمان لەسەر بوو بەڵام حکوومەتی هەرێم توانی ئیدارەی خۆی بکە دەڵێن موچە نەدرا ڕاست نییە موچە درا بەڵام ڕاستە هەموو مانگە نەمانتوانین موچە 100% بدەین بەڵام ئەوەی بە پێی توانا بووە بزانم کەمترین حاڵات 79% بوو کە چەند مانگێک بەم شێوە موچە درا بەڵام لەم بێپارەیە بەو هەموو قەرزە بەبێ داهاتی نەوت بەبێ داهاتی بازرگانی بەبێ بودجێ حکوومەتی عێراق ئەسڵان ئێمە چۆن توانیمان ئیداری خۆمان بکەین ئێوە قوتابین زیرەکن خۆتان ڕیسێرچ دەکەن وەرن بچن بزانن کە چۆن ئیدارەکرا تەنیا بە یەکشت ئەویش بەو ڕیفۆرمە بوو کە کرا بەو ڕیفۆرمەی کە داهاتی ناوخۆ کۆ بکرێتەوە ڕێک بخرێتەوە خەرجیەکانی حکوومەت کەم بکرێت بۆ ئەوەی ئێمە بتوانین ئیداری خۆمان بکەین ئێستا لەخوا بە زیاد بێ وەزەکە باشتر بوو بەڵام معنەی ئەوە نییە کە وەزع باشتر بوو هەرچی پارە هاتەوە بەردەستی حکوومەت هەمووی بکرێتەوە بە موچە و سەرف بکرێتەوە من دێمە سەر ئەم خاڵەت چونکە ئەمە خاڵێکی گرنگە بەڵام تۆزی مەجاڵم پێ بوو اینجا لەو حاڵەتەی کە ئێمە تێیداین گلەیەکی زۆر کرا هەموو چە نادرێ باشە ئێمە هاتین موچەمان دابین کرد گوتیان کارەبانیە لەم بێپارەیە و لەو بێ ئیمکانیاتیانە هەستمان ئێستا وەزی کارەبا لەخوا بە زیاد بێ زۆر باشترە چەندین مێگاوات زیاد بووە ساعتی دانی کارەبا زیاتر بووە من ناڵێم هێشتا تەواو بووە بەڵام زۆر کار کراوە وەزی کارەباش باشتر گلەی ئاو کرا وەزی ئاویش باشتر بوو گلەی پرۆژە کرا پرۆژەش خرانەوە کار یعنی هەرچی ئێمە دەبینین کە ڕۆژانە بژانەوەی ئابووری لە کوردستان ئەبێت بەڵام ئەمە معنەی ئەوە نییە ئێمە گەیشتونەتە هەموو توموحی خۆمان هێشتا زۆرمان ماوە چونکە کوردستان زۆر لەمە زیاتری پێدەکرێ ئەگەر بەیەکەوە هاوکاری یەکتر بین اینجا بە بینە سەر ئەو خاڵێکە گوتم تۆزێ ئەوام بکەن یانێ ڕێگەم پێ بدەم بۆتانی باسکەم حکوومەتی هەرێم من ناو ڕۆژەش باسم کرد بەرپرسە لە هەموو هاوڵاتیانی خۆی تەنیا لە چینی موچەخۆر بەرپرس نییە بەڵام سیرکەن لە داهاتی هەرێم زیاتر لە 80% داهاتی هەرێم بۆ موچە ئەڕوا کەواتە 1 ملیۆن کەس ملیۆنێک و 200,000 کەس 80% داهاتی هەرێم ئەبەن بەڵام 5 ملیۆن کەسی تر ئەبێ بە 20% داهاتەکە بژین ئەمە دادپەروەری تێدا نییە من لەبەرەوە نییە من لە ئێستا لە حکوومەت من وەکو یەکێک لە ئێوە وەکو کەسێک کە مناقشەیەکی زانستیانەی ئەو بابەتە بکەیت هیچ دادپەروەریەک لەوەدا نییە 5 ملیۆن ئینسان بە 20% داهات بژین یان 20% داهات بۆ خزمەتی ئەوانە تەرخان بکرێ و 80% تەنیا بۆ ملیۆنێک و 200,000 کەس بێ کە حەقیانە من ناڵم پێشمەرگە ماڵە شەهیدە فەرمانبەرە حەقی خۆیانە مامۆستایە موچەیان پێ بدرێ بەڵام لێرەدا عیلاج چییە ئایا ئێمە لەسەر ئەم نەریتە بەردەوام بین یانیش بین سیاسەتێکی تری ئابووری بگرینە بەر بەداخەوە من ئەتوانم بڵێم کە هیچ استراتیژیەکی ئابووری لەم وڵاتەدا بوونی نەبووە هەر پارە هەیە و هاتووە و سەرف کراوە بەڵام ژێرخانێکی ئابووری دروست بکرێ یان بیر لە داهاتوویەکی پێشکەوتووی ئابووری لەم وڵاتەدا بکرێ من هەستم پێ نەکردووە بەو شێوەیە ئامادەیی بۆ کرابێ ئێمە هاتین چیمان کرد گوتمان ئێمە ناتوانین تەنیا ئەحتیمال لەسەر سەرچاوەیەکی داهات بکەین با بێین بیر لە فرەچەشنکردن و هەمە جۆرکردنی ئابووری بکەینەوە نەفتە غازە چەند ساڵی ترە خۆ تەواو ئەبێ هەتا نییە بەڵام ئێمە سەروەتێکی لە بنهاتوومان هەیە کە کشت و کاڵە کە سروشتی جوانی کوردستانە بۆ ناین پەرە بەوە بدەین بۆ ناین لێرەوە بەرهێنان بکەین کشت و کاڵمان زیاد بکەین ئەبێ بەداهات خەڵک جوتیارەکانمان ئەگەڕێنەوە بۆ ئیش
کشتتوکاڵ ژێرخانی ئابوووریە ئەوەی کشتتوکاڵەکە جوتیارێک بەرهەمێکی دەبێ ئەبێ یەکێک بێ بۆی نەقل بکە یەکێک بێ بۆی هەڵگرێ یەکێک بێ بۆی بکە بە خواردن یەکێک بێ لە مارکت سەرفیکە ئەمە هەمووی دروستکردنی کارە هەلی کار لەوە دروستە بێ ئێمە هاتین گرنگیەکی زۆرمان بەوە دەکە کشتتوکاڵ لە کوردستان پەرەی پێ بدەین سەیری ئەوە بکەین پیشەسازی بکەین پیشەسازی کوردستان دەوڵەمەندە بە زۆر سەرچاوەی سروشتی خۆی دەوڵەمەندە بەڵام بەداخەوە سوودی لێ وەرنەگیرەوە بابین لەوەشدەوە بەرهێنان بکەین بابین لە سروشتە جوانەکانی کوردستان سوود وەربگرین و بابەتی گەشتوگوزاری پەرە پێ بدەین خوێندن گرنگە بابین خوێندنی خۆمان باشتر بکەین بابین سیستمی پەروەردەی خۆمان باشتر بکەین بابین سیستمی تەندروستی خۆمان باشتر بکەین ئەم شتانن کە هەموو هاوڵاتی تێیدە سوودمەندە تەنیا موچەخۆر نییە هەموو هاوڵاتی سوودمەند دەبێ بەڵام پرسیارەکەی من لێرەدا ئەمەیە ئەگەر ئێمە تەنیا بین هەرچی داهاتمان هەیە بیدەینەوە بە موچە بیدەینەوە بە دەرماڵە چیمان بۆ ئەمێنێ کە بین ئەم پرۆژانەی پێ بکەینەوە ئەمە پرسیارێکە دوای خۆتان جوابی خۆتان بنەوە پرسیارەکەی دوهم ئەوەیە ئێوەی قوتابی جگە لەوەی کە کێشەی خوێندنتان هەیە بەڵام کێشە گەورەکە دوای خوێندنە ئەی دوای خوێندن چ دەکە تەخەڕوشتان کرد سەرکەوتن دەرەجەی باشتان بەدەستێنا بەڵام خۆ ئەبێ ئیشێک هەبێ بیکەن ئەم ئیشە کێ بیکە ئەبێ حکوومەت هەوڵی ئەوە بدا کە ئیش بۆ قوتابی بدۆزێتەوە لە سەرەتاوە ئەم ژێرخانە ئابوووریە کە دروست بکرێت دروستکردنی هەلیکار بۆ ئەوە بێت بە یەکێکتان ئەبن بە پزیشک یەکێکتان ئەبن بە ئەندازیار یەکێکتان ئەبن بە پارێزەر چاوتان لەوە نەبێ حکوومەت بێ داتان مەزرێنێ چکە حکوومەت ناتوانێت هەموو هاوڵاتی دامەزرێنێ ئەسڵەن بۆ ئێوەش باش نییە چونکە حکوومەت موچەیەکی دیاریکراوتان پێدا کە لەوەنەیە لە ئاستی توانە و خزمەتی ئێوەدا نەبێت بەڵام ئەگەر ئیش دروست بوو خەستەخانەی پێشکەوتو دروست بوو سیستم و شوێنی پێشکەوتو کۆمپانیای باشتر هاتنەدە دروست بوون ئەو وەختە ئێوە بە پێی اختصاص و ئیش و کاری خۆتان دەتوانن بشنەوێت دقاتی ئەوەندە سوودی مادیش وەربگرن و ئیسیفادەش بە خۆتان بکە بەڵام ئەمە لە ئێستاوە ئێمە ئەبێ ئیشی بۆ بکەین ئەو پارەی دێتەوە بەردەست ئەوێ بین ئێمە ئەو پرۆژەنەیان بۆ بکەین کە ئێوە قوتابی سبەی تەخەڕشتان کرد با بە شوێن هەبێ بتوانن بچن ئیشی لێ بکەن خۆ تەنیا خوێندن نییان بۆیە دەڵێم خوێندن و پەروەردە پەروەردە ئەوەیە ئێوە خۆتان ئامادە بکەن چۆن بتوان خزمەتی وڵاتەکەی خۆتانی پێ بکەن چۆن ڕێز لە سمبول و لە کەرامەت و ئەو شتە باشانەی کە پێشتر ئیشیان بۆ کراوە خەڵکە خوێنی بۆ ڕژاندووە شەهیدمان داوە هەنی ئەبێ ئێمە ئەو شتانە پارێزی و بیر لە ئایندەیەکی باشتر بکەینە من دڵنیاتان دەکەم ئەگەر پشتیوان و یارمەتی دەربن کوردستان ئەوەندە توانای هەیە هەم سەرچاوە سروشتیەکانی هەم سەرچاوە مرۆڤیەکان ئەوەندە بەهێزە کە کوردستان دەتوانێت ببێت بە یەکێک لە پێشکەوتوترین بنکەی ئابووری لە ناوچەکەدا ئەمە هیچ نییە ئەوەی هەمانە زۆر لەوە دەتوانین باشتر بکەین بەڵام ئەوی بەرنامەت بۆ هەبێ ئەبێ ئیش بکەیت ئەمەشەوەی کردووە زۆر کەسی ناحاز دەیانەوێت ڕێگریمان لێ بکەن چکە دەزانن کوردستان کەوتوتە سەر ڕاستەڕێ خۆی ئەتوانێ بەرەو ئەو هەنگاوە بەرەو ئەو ئامانجە هەنگاو بنێت بۆیە دەیانەوێت ڕێمان لێ بگرن دەیانەوێت کێشەمە بە دروست بکەن دەیانەوێت ناتفاقی و ناکۆکیمان لە ناو دروست بکەن دەیانەوێت هاوڵاتی وڵاتەکەی خۆی خۆش نەوێ هیچ نەکە بۆ ئەوەی ئەم ئامانجە نەیەتە دی چکە کوردستان توانای ئەوەی هەیە زۆر زۆر لەمە باشتر ئێمە 10% توانای کوردستانیشمان تا ئێستا نەبینیوە و سوودیشمان لێ وەرنەگرتووە بەڵام دەتوانینەوە بکەین ئەمەش بە من ناکرێ ئەم حکوومەتە حکوومەتی من نییە حکوومەتی ئەم وەزیرە بە ڕێزانە نییە حکوومەتی هەمومانە منیش وەکو ئێوە هاوڵاتیم ئەرکێکم پێسپێردراوە خوا یارمەتی دەربێ من بە ئەمانەتەوە ئەرکەم جێبەجێ دەکەم و لە خزمەتی ئێوەش دادەبمەوە دەشمەوێ هاوکاری یەکتر بکەین و کێشەکانی ئێوەش چارەسەر بکەین اینجا کە گوتم حکوومەت ناتوانێت بەردەوام بێ تەنیا لە سەرفکردن و خەرجیەکان زیاد بکە مەبەست ئەوە نییە کە ڕێگەن نییە بۆ یارمەتیدانی قوتابی هەیە کەم دەرامەتە حەقی خۆیەتی حکوومەت یارمەتی بدە
ئێمە داوامان کردووە بۆ ئەوەی دراسی ئەوە بکەین بە شێوەیەکی ڕیشەی و بنەڕەتی چۆن ئەم کێشانە چارەسەر بکەین چۆن کێشەی قوتابی و خوێندن بە شێوەیەکی گشتی لە کوردستان چارەسەر بکەین بەڵام لە ئێستادا ئەو مشکلانەی کە هاتوونەتە پێش ئێمە بڕیارمانداوە لەسەر ئەوەی کە بڕە بودجەیەکی تایبەت تەرخام بکەین لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بۆ بەدەم هاتنی ئەو داواکاریانەی کە هەتان بووە چارەسەری ئەو کێشانە بکەین و لە هەمان کاتیشە بیلەوە بکەینەوە کە بۆ باشترکردنی وەزی ژیانی قوتابی و کواڵەتی خوێندنیش هێویل لەو شتانە بکەینەوە کە چۆن ئێمە بتوانین هەنگاوی باشتر بهاوێژ من جارێکی تر سوپاستان دەکەم داوای لێبوردنتان لێ یەکەم زۆر درێژم کرد بەڵام ویستم ئەم قسانە لە دڵمدا بوون بۆتانی باسکەم و ئێستاش لە خزمەتتانم و حەزەکەم گوێم لە داواکاریەکانی ئێوە بێ گلەو گازندەیەکتان هەبێ پرسیارێکتان هەبێ داواکاریەکتان هەبێ بە دڵێکی فراوانەوە لێتان وەرەگرم و سوپاستانەکەم فەرموو. ئەم کاتە باشجانێکی سەرۆک من وەکو نوێنەری ئەم بەڕێزانە کە لێرەم ئەمێ چەند حاڵێک هەیەبی خەمە بەردەمی بەڕێستان بۆی شتەکان دووبارە نەبێ بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئەمەی کۆ کردوێتەوە لێرە بیگەێنم بە بەڕێستان وەکو پەیامێک و دواتریش هەرێک لە هاوڕێیانم بەپی ئەو کاتی کە بووی دیاریکراوە لێرە لەو مەودایە کە بووی دانراوە حاڵی زانکۆکەی خۆی بۆ پرۆسی خوێندن لە زانکۆکەیە ئەخاتە بەردەسی جەنابتان. پێشەکی زۆر سپاسی جەنابتانەکەم بۆ بەدەنگەوە هاتنی ئێمە لەم کاتەدا و ئەمە خەمخۆری و دڵسۆزی جەنابتان دەرەخا بۆ پرۆسەی خوێندن و زانست و زانین لە هەرێمی کوردستاندا. بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت ئێمە وەکو خوێنکاران کە لەسەر شەقامەکان داوای مافی خۆمانمان کرد بۆ ئەو بگەین بە جەنابێت لە مەنزڵەدا کە قسەیەک بکەین بۆ ئەوەی هاوڕێکانمان لە کاتی خوێندنە ئەو مافانەی کە هیانە وەری بگرن. ئێمە کە چوینێتە سەرجادا تەنها پەڕێکمان پێ بوو کە داوای مافەکانمان لەسەر نووسیوە لەگەڵ ئەو قەڵەمانەیە کە هەرچەکە بە ئێزەکەی ئێمەیە بۆ زانست و زانین. بەڵام بەداخەوانی وەکو چەند ڕۆژی ڕابردوو جەنابتان ئاگادارن بەلا ڕێدابردننی خۆپشاندانەکان بووە هۆی ئەوەی کە ئێمە ئێستا لە ڕوومان نێ بچینەوە سەرجادە داوای مافەکانمان بکەین بە شێوازێک دەستیان خستە خۆپشاندانەکەمانەوانەیە کە بە ناوی خوێنکارانەوانەیە دەستیان برد بۆ پیرۆزیەکانی دام و دەستگا حکومیەکان و لەگەڵ ئەوەشدا شوێنە حیزبیەکان بە ناوی خوێنکارانەوانەیە کە خراپ کران. ئەمە تەنها بوو ئەوە بوو کە ئەم پەیامی ئێمە بەم شێوەیە نەگاتە لای جەنابەت و خۆپشاندانەکان سەرکوت بکرێن و پەیامەکانی ئێمە بەوازەحی نەگاتە لای جەنابێت. ئێمە بە هەموو شێوەیەک دوورین لەو گێرە شێوێنیانەوە کە لەم وڵاتە ئاکرێ. جەنابتان و بنەماڵی جەنابتان و هەموو ئەم بەڕێزانی کە لێرەن خاوەنی شەهیدن خاوەنی کەسانێکن کە قوربانیان داوە بە خوێنی خۆیان بە برینداربوونیان بە کەم ئەندامبوونیان لەم حکومەتەدا. ئێمە هەمومان پێزانینێکی گەورەمان هەیە و دڵسۆزیمان هەیە لەسەر ئەو ڕێبازە ژەمێنینەوە کە بە پارێزەری هەموو ئەم سەروەریانە بین لە سایەی خوێنی شەهیدانەوانێ بەدەستمان گەشتووە. بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک دوورین لەو پەیامەی کە شێوێنراوە بە ناوی خوێنکارانەوانێ داواکارین لە بەڕێزیشتان کە بە زووترین کات ئیجراعات بکرێت لەگەڵ ئەو لایەنانی کە خۆپشاندانەکەی ئێمەشیان ناشرین کرد پەیامەکەی ئێمەشیان ناشرین کرد و داواکارم لە بەڕێستان کە بە وردی گوێ بۆ ئەم خاڵانی من بگرن کە ئێخەمە بەردەمی بەڕێستان بۆی هاوڕێیانم دووبارەی نەکەنەوانی و ئەوان بتوانن لەو مەودای هەیەە داواکاری خۆیان بگەێنن. بەڕێز جەنابی سەرۆک دەرماڵە بۆ خوێنکاران ئێمە کە باس لەم بڕگەیە ئەکەین لە خۆپشاندانەکانە جەنابەت ئاگاداری لەسەر تاسەری هەرێمی کوردستانە مەبەستی دەرماڵەکەمان پارەیەک نییە کە زیاد بێت لە وەزع و حاڵی خوێنکاران. چۆن ئێمە خوێنکارمان هەیە لەنەو بەشە داخلیەکانە لە زروفێکی مادی ئابووری خراپی ماڵەکەی خۆیەوە هاتوۆتە دەرەوە بۆ خوێندن کە هاتوۆتە دەرەوانی ئەو بڕەپارەی کە پێیەتی زیاد لە پێویست نییە کە بتوانێ خوێندنەکەی پێ بەبا ئەنجامێکی باش بگەێنێ بڕەپارەیەکی زۆر کەمە. من لە چەند شوێنێکیش ئەم شتم باس کردووە. خوێنکارمان هەیە لە بەشەنەوە خۆیەکانە جەنابی سەرۆک ئەوان ئەچن جلشۆردن ئەکەن ماڵپاکردنەوە ئەکەن لە بەرامبەر بەدەستخستنی پارێکی کەمە بۆی بتوانن خوێندنەکانی پێ بەردەوام بکەن. ئێمە باش لەوە تێئەگەین کە زانکۆکان تەنها جێگەی زانینە نەک لەگەڵ یاجێی ئیشکردنێک بە شێوازێک تەنها بۆی کە تۆ پارەیەکت هەبێ.
مەسلەی دەرماڵە کە ئێستا ئێمە هەمومانی لێرە کۆ کردوێتەوە و جەنابەت بە خەمەکەمانەوە هاتووی بۆ هەندێک کەس نییە، ینی من لەو باوەڕەدام هەندێک کەس کە دارایی باشوێ تەنانەت ئەو شتە ڕەت بکاتەوانێ لەگەڵ ئەوانە بێ بڕەپارێ وەرگێ، چونکە منێکیان خۆمم ئەگەر بزانم لە من مستحقتر هەیە ئەوە دەست نابم بۆ پرسە، حەزەکەم هاوڕێکەم مستەفید بێ، چونکە هاوڕێم هەیە لە دووری 100 کیلۆمەترەوانێ ئەگاتە زانکۆکەی من 25,000 پێ بۆ مانگێک، ئەم 25,000 بەشی خواردنەکەی ناکات لە مانگەکە ئەگەر بیکڕێ، لە بەرامبەر ئەوەیە چ قاپەکانە شوا بۆ هاوڕەکانی بۆی کە خواردنەکەی بەلاش بێت. خاڵی دووهەممان ئێمە خاڵە سەرەکیەکەمان ئەوە بوو کە پێشکەشی بەڕێستم کرد، ئەو بڕەپارەیە ئەگەر تەرخان بکرێ لەسەر ئەم کاتە و ئەم بارودۆخە ئابووری کە هەیە جەنابی سەرۆک ئەگەر لە حدودی 150,000 دینارا بێ بۆ ڕۆژانی ئەو تەلەبەیە دەکەوێتە بری بڕەپارەیەکی کەم، بچکە ئەتوانی هەم مەلزەمەی پێپەیدا بکە، خواردنی پێبەیدا بکە، بەرگی پێبەیدا بکە. مەصرفی داخلیش کەسێک کە لە ماڵەکەی خۆیان نەژی خۆتە زانیت گرانە لەبەرەوەی لە ژوورێکاژی مودایەکی دیاریکراوە و بەکارهێنانی کەرەستەیەکی دیاریکراوە. خاڵی دووهەممان جەنابی سەرۆک پەرەپێدانی بەشە ناوخۆیەکانمان، بەشە ناوخۆیەکانمان بە تەواوەتی یعنی شوێنی ژیانتیایە ئەستەم بووە. من ئەم پامە بە جەنابەت بگەێنم کە لە ڕێگەی دیاریکردنی بودجەیەکی تایبەتەوانێ نۆژەنکردنەوەیکە بێ بۆ بەشە ناوخۆیەکانمان. جەنابی سەرۆک ئاوی گەرم لە ناو داخلیەکانمانە نییە، بڕاگازێکی زۆر کەم ئەدرێ بە زانکۆکانمان کە پێداویستیەکانی خۆیانی پێپڕ بکەنەوانێ. لەگەڵ ئەوەشتا ئەم بەشە ناوخۆیانە کە هەمانە ساڵانە ئەو بەشانی کە خراپە بێتیایە بەشێکی پارەکە لە تەلەبەکان وەرەگرنەوانێ، ئەڵێ تو ئەم ژوورە جێهێشتووە پێویستی بەوەندە تەعمیرکردنەوە هەیە، نۆژەنکردنەوە هەیە، تو ئەم بڕەپارێت ئەکەوێتە ئەستۆ. لەگەڵ ئەم باسانەدا زیاتر بارێکی مادیش ئەخرێتەوە لای قوتابیان. کەمکردنەوەی خاڵێکی ترمان جەنابی سەرۆک کەمکردنەوەی کرێی خوێندنی پارایەڵە. ڕاستە لە هەندێک لە بەشەکانە بەو داشکاندنی کە وەزیری خوێندنی باڵا و وەزارەتی دارایی کردویانە پارەکە کەمە، بەڵام ئێستا جەنابی سەرۆک هەندێک بەشمان هەیە لە 4 ملیۆنایە لە 5 ملیۆنایە لە 3 ملیۆن و ئەوەندەدایە، بەڵام سەیرەکەی لە هەمان کاتا لە دەرەوشەوە لە زانکۆ ئەهلیەکانیشە هەر لەو بڕەپارانایە و لەگەڵ ئەوەشتا ئەو کەسانی کە پارالێڵن مافی چوونە داخلیان نییە، مافی چوونە ناو بەشە ناوخۆیان نییە، لەگەڵ ئەو شابی ئەمان بێن خانوویەک بگرن نزیکی زانکۆکە بۆی کە بتوانن تیا بمێنەوانێ. ئەم خاڵەمان بووە زیاتر لەسەرن. ڕاستە ئەوان کە پارالێڵن بە پارە داوامەکەن داهاتێکە بۆ حکوومەتی هەرێم و ئەوان خۆیان ویستی ئەویان هەبووە، بەڵام لەگەڵ ئەوە شەڕەچایی ئەوە بکرێ هیچ نەبێت داخلیەکانیان نە بەشە ناوخۆیەکانیان بۆ بکرێ بە شێوەیە وەکو تەلەبەکانی کە مافیان هەبێ بمێنەوانێ. خاڵێکی تر لە خاڵەکانمان جەنابی سەرۆک دامەزراندنی یاسێیەکەمەکانمان قۆناغێکی باشی بڕێوە لە لای ئەنجومەنی وەزیران، وابزانم تەنها موافقەتی بەڕێستانی ماوە و کۆبوونەوەی ئەخیری ماوە کە بێتەوە لای بەڕێستان. ئەگەر بەدەم ئەو داوایشمانەوە بێن زۆر سپاسانەکەین لەبەرەوەی ئەوەی ئێمە ناتوانین ئەوان لەبیرکەین، ئەوان پێش ئێمە بوون وەکو تەوسیە کراوین لەلایەن ئەو خوێندکارانەوانی ئەم داوایش بگەین لە لای جەنابتان. وابزانم زۆربەی ڕێکارە یاساییەکان و حکومیەکانی بڕیوە تەنها کۆبوونەوەی کۆتایی ماوە. یەکێکی تر لەو خاڵانە کە هەمانە جەنابی سەرۆک ئێمە ئەم چەند ڕۆژەی پێشوو کە ئەم گرژی و ئاڵۆزیانە دروست بووە زۆر بەداخەوە کەسانێک تێوە گلاون یان تیانەوە گلانون کە دوور و نزیک پەیوەندیان بۆ کەسانە و بۆ شوێنانەوە نییە تا ئێستا لە زیندان ناماونەتەوانێ. جەنابی سەرۆک خوێندکار چەکی دەستی قەڵەم وەکو لە سەرەتای ئاماژەم پێکرد، هیچ شتێکی تر و هیچ ئامانجێکی تری نییە جگە لە زانست و زانیاری. بۆیە داواکارین لە بەڕێستان ئەو کەسانی کە هیچ بەڵگەیشیان لەسەر نیە و تەنها وەکو ئەوەی کە شوبهەیەکیان لێکراوە ئازاد بکرێن، چکە من دڵنیاتانەکەمەوانێ من خۆم لە ڕیزی پێشووی خۆپیشاندانەکە بووم هەتاوەکو نزیک پردی ڕەنگەلەری لەوێ بەدواوانێ ئاڕاستی خۆپیشاندانەکان گۆڕا. ئێمە پێشتر من کۆنگرێ ڕۆژنامەوانیم هەیە لە ناو خۆپیشاندانەکە 25 دقە پێش ئەوە هاوارەکەم بۆ تەلەبەکان ئەڵم تکایە بگەڕێنەوە جێرە شێوێن هاتۆتە ناومانەوە ئایانێ بمان بن بەرەو شوێنە حیزبیەکان و حکومیەکان بۆی ناشرینی بکەین و پەیامەکەمان نەگات. من ئەم شتە بە بەڵگەوە ئەڵێم کە لە چەند کەناڵێکی ڕاگەیاندنیش دانراوە ئێمە پێشتر ئەمانزانی ئەو بەشەی کە چوونەتە بەردەم ئەو بارەگا حیزبیە لە سلەیمانی بڕوان پێ بکە جەنابی سەرۆک تەنها جێرە شێوێنەکانن لەبەرەوەی خوێندکارەکان ئێمە پێش چالاکە مەدەنیەکان
من و هاوڕێکانم هەمومان قۆڵمان بەستوو بەیەکەوە بۆی کە ڕێگە نەدەین خوێنکارەکان بچنە پێشەوە تێکەڵاوی ئەوان ببن بەڵام خۆتە زانی ئەو کەسانی کە لەو بابەتانە سەریان دەخورێ هەڵەسن بە دروستکردنی دەفعکردنێک یان تەشجیعکردنێک بۆ ئەوان کە دوایان بکەون بەداخەوە هەندێک خوێنکارمان هەبوون لەلایەنی ڕۆحی ئەوان و بیانە کردو دوای شعارەکانی ئەوان کەوتن و ئەو شتیان لە دەست قەوما ئەم شتە هەر لە سلیمانی نەبوو لە چەند شوێنێکی کەش ڕووی داوە بەداخەوە هێزی بازووی زانستی خوێنکاریان بەکارهێنا وەکو چەکێک بۆ مەرامە گڵاو و پیسەکانی خۆیان جەنابی سەرۆک زۆر سپاسی ئەم دەرفەتاکەم ببوورە من کاتەکە زۆر ئەبم بەڵام لەبەرەوەی کە خوێنکارەکانی هاوڕم دووبارە قسەنەکەن چەند جارێکیش ئامانجم بەم شتەیە بەڕێ جەنابی سەرۆک ئێمەوە لە زانکۆکانە پێویستیمان بە فلتەرێک هەیە بۆ وەرگرتنی خوێندکاران چونکە لە زۆربەی زانکۆکانە وەکو جەنابی وەزیر ئاگادارە ئەو مەودوا و مەسافەیە کە دیاری کراوە بۆ وەرگرتنی خوێندکار زۆر لەوە کەمترە کە خوێنکاری تیاوەرەگیرێ وەزارەتی پەروەردە ئێمە بە کەمتەرخە مێزانی لەم ئاستەوانێ لەبەر ئەوەی کە خوێندکارێکی زۆر ئەنێرێتە خوێندنی باڵاوە ئێمە بینا و مەودایەکی کەممان هەیە بۆ ئەوە لەگەڵ ئەوەشە کە یەنە ئەیوانێ مەفهومی دکتۆرە ڕێزەکان کە وانە بە ئێمە ئەڵێنەوانێ ناگات وەک خۆی زۆربەی هاوڕەکانم لێرە لەسەر ئەوە هاوڕان کلاسمان هەیە پۆلمان هەیە زیاتر لە 70 لەبەی تێدایە کە لە کاتێکە 8 بە 4 کلاسەکە 8 بە 4 8 مەتر بە 4 مەترە ئەم مەسافەکەمە بۆ گەیاندنی زانستێکی دکتۆری بە چەند خوێنکارێکی بەکالێرۆس زۆر کەمە هاوکارێکی بەڕێستان ئەگەر لە وەزارەتی پەروەردەوە بکرێ بۆ فلتەرێک بۆ ئەو خوێنکارانە کە ئەچنە ئەوێ یاخود لەوە بکرێ کە هاوکاری ئێمە بکەن وەکو ئەوەی مەسافەی کلاسەکانمان بۆ زیاد بکرێ ئێمە زانین لەو خەمەی بەڕێستان دڵنیاین کە زۆربەی ئەو کەسانی کە نمرەی بەرزیان هێنا بوو ئەمساڵ لە شوێنەکانی خۆیان وەرنەگیرا بوون یاوەتا حەقی خۆیان پێ نەبەخشرا بوو جەنابەت بەدەنگەوە هاتی و هەرز و هاوکاریت کردن بەڵام لەگەڵ ئەوەشتا باڕەچاوێکی بارودۆخی زانکۆکان بکرێت کە جەنابی سەرۆکی حکومەت زۆرکردنی وانەی پراکتیکی بۆ گەشت بەشەکان وانەی پراکتیکی لە ناو زانکۆیە ئێمە لە کۆتا خوێندنی لە کۆتا ئاستی خوێندنین لێرە بە دواوانێ ئێمە بینە داینەمۆی کۆمەڵگا بۆ کارکردن لە پزیشکەکانەوە بیگرە هەتاوەکو بەشەکارگێڕیەکانیان بەشەکانی تر ئێمە پێویستمان بەوانی پراکتیکی هەیە کە لە ناو زانکۆکانمانە بیخوێنین بۆی کە سبێنێ هاتینە دەرەوانێ تەجروبەیەکی زانستی و کارکردنی و عملیمان هەبێ ماوەی 2 مانگدانراوە بۆ تەطبیقات ئەو 2 مانگە ئەگەر بکرێت ببێ بە بەشەوانەیەک لە ناو زانکۆکەمانە زۆر باشترە بێ جەنابی وەزیر خۆی ئاگادارە گەنجانێکی بەهرەمەند هەن لە ناو خوێندنی باڵادا کە هەمویان دەستێکی ڕەنگینیان هەیە بۆ کارکردن ئێمە گەر بتوانین ئەم شتانە دروست بکەین ئەم چەند خاڵە ڕێک بخەین لە سەروانێک کە باسمان کردووە بەڕاستی جەنابی سەرۆک ئەو گەنجێنەی کە ئێستا ئەیانوێ کۆچ بکەن بەرەو هەندەران هیچیان ناڕۆن هاندانی خوێندن لە وڵاتەیە ئەبێتە هۆی گەڕانەوەی زۆر بەشیان کە لەو شوێنن من هاوڕێکانی خۆم بەداخەوە چەند هاوڕێکم هەیە لە کلاسەکەمە کە ئەم ساڵ گیان هێشتووە بڕوان پێ بکە لە سەرەتای داوامکردنەوەوانێت تەنانەت ئارەزوی خوێندنیشم نەبوو کە هاوڕێکانم ئێرەیان جێهێشت بوو بەداخەوانێک کە ئەو شێوازە کۆچکردنە بۆتە هۆی دواکەوتنی کۆمەڵگاکەمان هەر هەم لە کەمبوونەوەی گەنجانمان هەم لە کەمبوونەوەی خوێنەران و خوێندکارانمان لە ئاستی زانستیدا زۆر لە کاتی بەڕێستان نەگرم دەسەڵات بدرێت بە زانکۆکان بە خەرجکردنی داهاتەکانیان بۆ پێداویستی زانکۆکان خۆیان جەنابی سەرۆک چونکە ئێستا داهاتێکی زۆری پارالێڵمان هەیە کە ئاگەڕێتەوانێ ئەم داهاتانی پارالێڵ ئەگەر بخرێتەوە خزمەتی زانکۆکان زۆر باشە بێ هیچ نەبێ ئێمە بتوانین ئەو کەلێنانی کە لە بەشەناو خۆیەکان یان لە هۆڵەکانی هۆڵی بۆنەکانی زانکۆکانە هەیە بخرێتە ئیشەوانی ینی نۆژەنکردنەوەی پێ بکرێت جەنابی سەرۆک ئێمە بۆی ئەم داواکاریانە ڕوبەڕووی جەناب دەکەینەوە ئەزانین کە تۆ وەکو باوکی هەموو ئەم میلەتەوەی کە ئەڵێن حکومەت یعنی باوکی میلەت جەنابیشت ئێستا ئەو ڕۆڵە ئەیجێڕی من دڵنیام لە بەڕێزت کە تۆ قبوڵ ناکەی یەکێک لە منداڵی ئەم سێ پارێزگایی کە لە لای جەنابتە بە هەڵەبجەوانێ بەم 4 پارێزگایی کە لای جەنابتە ڕۆژێک لە ڕۆژان بە گیرفانی خاڵیەوە بێتە دەرەوانێ بچێ بەرەو خوێندن بۆیە ئەگەر جەنابتان هاوکاریمان بکەن لەگەڵمان نابن دەستی خوێنکاران بگرن ئێمە زۆر سوپاستانەکەین کۆتا خاڵم لە
قسەکانمە ببورن کە زۆر سەرمێشانن لابردنی دەستی حیزبیە لەناو زانکۆکانە جەنابی سەرۆک ئێمە هەمومان کە لێرە دانیشتین ڕەنگە یەکی ئاینێکی جیاوازیشمان هەبێ بە دەر لە ئاینی ئیسلام ڕەنگە هەر یەکێکمان ئینتیمایەکی حیزبیمان هەبێ لە دەرەوەی ئەم هۆڵەکە هەین جەنابەت بە هەمان شێوە ئینتیمایەکی حیزبیت هەبێ بەڵام کە سەرۆکی حکومەتیت تەواو سەرۆکی حکومەتیت ئێمەش کە ئەچینە ناو زانکۆوە تەواو خوێنکاری زانکۆین با دەستی حیزب دوور بخینەوانێ لە ناو زانکۆکان جەنابی سەرۆک ئێمە لە ناو زانکۆکانە هەمومان یەک مافمان هەیە ئەیش مافی وەرگرتنی زانستە نەک مافی حیزبایەتیکردن و کێشمە کێشم و ململانیەکان بەرینە ناو زانکۆوە ئێمە با منافەسەکانمان با کێشمە کێشمەکانمان لەسەر کارکردن و زیادکردنی ئاستی زانستی بێ نەک لەسەر ئەوە کە ئێمە چه حیزبێک بین چ لایەنێک بین چ ڕەوتێک بین چ دینێک بین دڵنیام کە جەنابتان زۆر خەمخۆرانە بیر لەم شتانەکەنەوانێ زۆر سپاسی بەڕێز دەکەم لە کۆتایی قسەکانمە ئەمێ ئەوە ڕێستان ڕابگەێنم ئێمە کە هاتوونەتە ئێرە نوێنەری ئەو خوێندکارانەین ئێمە ویستمانە ببین بە پردێک لە نێوان جەنابتان و خوێندکارانە بۆ گەیاندنی قسەی جەنابتان بەوان و قسەی ئەوانیش بە بەڕێستان بەداخەوانێ ئەگەر ئێمە ئەم داواکاریانەمان لە ماوەیەکی دیاریکراوە نەچێتە باری جێبەجێکردنەوانێ من ناڵم خۆپیشاندان و تونند و تیژی بەڵام لەوانێ بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن دروست ببێ ئەگەر ئەوە دروست ببێ پرۆسەی زانست و زانیاری لەم هەرێمە ئێمە دوعاکەوێ ئاژێر کەریم ئەحمەد زانکۆی پۆلۆتەکنیکی سلەیمانی زۆر سپاس جەنابی سەرۆکی حکوومەت ئەم هاوڕێم ئێستا بە زاراوەی بادینی بۆ ئەوەی کە ئەم ڤیددیۆی ئەچێتە دەرەوانێ هاوڕێ بادینیەکانیشمان لی تێبگەن کرمانجی ژوور و ئەویش پامەکەی دەگەێنی و زۆر سپاسی بەڕێز دەکەم زۆر سپاس ڕخسەت هەیە من وەڵامی جەناو دەمەوە پێش هەموو شتا من جارێ زۆر سپاسی جەنابەت دەکەم و ئەم شێوازە داواکاریە کە هەتانە من حەز ناکەم وا سیر بکەن من دوورم لێتە من دوور نیم ئێوە لە جێتی ئەوەی بتانەوێ لە شەقام لەگەڵم بدوێن دەتوانن زۆر بە ئاسانی نامەیەکتم بنووسیبە و بگەشت بە بەدەست و من لێرم بۆ ئەوەی خزمەتی هەموو هاوڵاتیان بکەم بە ئێوەشەوە وە نییە ئێمە خۆمان بە دوور بگرین لەوەی کە ئێوە دەنگتان نەگا بە ئێمە ئیتر مەجبور بێنە سەر شەقامەکەن زۆر بە ئاسایی دەتوانانی نامە بنێرن هەرچەندە ئەگەر بتانەوێ خۆ پێشاندانیش بکەن بە ئارامی بیکەن بە شێوەیەکی ئاشتیانە بیکە بەسەرچاو ئەو کێشە نیە جەنابەت چەندین خاڵت باس کرد و من هاوڕام لەگەڵ جەنابەت کە قوتابی پێویستی بە هاوکاری ئەگەر هەبێت من باسم کرد هەموو وەکو یەکوانی 150,000 قوتابیمان هەیە لەوانەیە واری ژیانی هەر هەمویان وەکو یەکتر نەبێت ئێمە لەگەڵ وەزیری خوێندنی باڵا دواتر لێژنەشمان داناوە و خەریک دەبین بۆ ئەوەی بزانین ئەو قوتابیە کەم دەرامەدانەی کە پێویستیان بە هاوکاری حکوومەتە ئالیەتێک بدۆزینەوە چۆن بتوان یارمەتیان بدەن ئەوەی من دەڵێم جگە لەمە یارمەتیدانی قوتابی لەم کابینەیە یان هیچ نەیە بە ڕوانگەی خۆم ئێمە زۆر زیاتر دەتوانین یارمەتی ئێوە بدەین بە ئەنجامدانی هەندێک شت کە خۆشت باست کرد باشترکردنی کواڵیتی خوێندن ئەوەی بە پراکتیککردنی ئەو خوێندنەی تیۆری کە دەیخوێنن باشترکردنی وەزی ناوخۆی زانکۆکان یان بەشە ناوخۆیەکان ئەوانە بەڵام بەچی دەکری ئەمە ئەبێ حکوومەت بودجەیەکی بۆ تەرخامکە بۆ ئەوەی ئەم شتانەتان بۆ باشتر بکەن هەم شێوازی خوێندنەکەتان باشترکەن هەم شوێنی حەوانەوەکەتان بۆ باشتر بکەن ئەمە هەمووی بودجەی دەوێ ئیمکانیاتی دەوێ پارەی دەوێ حکوومەتی هەرێم پابەندە بەوەی کە باشترین ژیان بۆ هاوڵاتیانی خۆی دابیم بکە و قوتابیە خۆشەویستەکانیش یەکێکن لەوانەیە کە پێویستە یارمەتی بدرێن من تەنیا ئەوە دەڵێم ئێمە دراسەی ئەم جۆرە هاوکاریە دەکەین کە بە چه شێوازێک حکوومەت بتوانێت بە باشترین شێوە هاوکاری قوتابی بکە ینی بەو شێوازەی کە تاکو ئێستا هاتووە ناتوانین هەرواوین چکە ئێمە نامانەوێ هیچ مەجای پێشکەوتنمان نەمێنێت مەجای پێشکەوتنی قوتابی نەمێنێت مەجای پێشکەوتنی مؤسسات و زانکۆکانی خوێندنمان نەمێنێت ئێمە دەمانەوێ
بەو شێوازە زیاتر یارمەتیەوە بدەین بە دروستکردنی فەزایەکی باشتری خوێندن هی زانستی بۆ ئێوە بە دروستکردنی هەلیکاری زیاتر دوای دەرچوونتان لە زانکۆ ئەگەر بەیەکەوە بتوانین ئەم کارانە بکەین من دڵنیام دەتوانین زۆر وەزی قوتابیش باشتر بکەین شێوازی خوێندنیش باشتر بکەین منیش لێرە داوایەکم هەیە لێتان من دەمەوێت باوەڕ بکەن دەمەوێت باشترین ژیانتان هەبێت بەڵام بۆ ئەمە لەوانەیە خەڵکێکی تر هەبێ نەیانەوێ وەزی کوردستان باش بێ من دەمەوێ ئێوەش پشتیوانی من بن پشتیوانی من بن بۆ ئەوەی من بتوانم باشتر خزمەتیەوە بەڵام ئەگەر خوا نەخواستە ینی بکەونە ژێر کاریگەری قسەی خەڵکی تر و لایەنی تر و ئەو وەختە نەخۆشتان هیچتان دەست دەکەوێت نە حکوومەتیش دەتوانانی یارمەتیەوە بدا ئێمە لە یەک جیاواز نین حکوومەت شتێک نییە ئێوە شتێک بن ئێمە هەمومان تەواوکەری یەکترین و لێرە لە جێخۆیەتی من سوپاسی ئەو قوتابیە خۆشەویستانەش بکەم کە ڕێگریان کرد لە تێکەڵبوونی ئەجەندەی سیاسی بێنە ناو خۆ پێشاندانەکە من زۆر سوپاستان دەکەم دەستخۆشیشتان لێ دەکەم بەو شێوازەش بەردەوام بن ئێمەش زیاتر دەتوانین خزمەتیەوە بکەین ئەو چەند خاڵەکانی تریش کە باستان کرد دوای لەگەڵ وەزیر و لەگەڵ لایەنەکانی معنی قسە دەکەین بۆ ئەوەی بزانین چۆن بتوانین زیاتر هاوکاریتان بکەین باوەڕ بکەن درێژی ناکەن سپاستان دەکەم فەرموونجا کێ بنام خدا مازن دلوان از وسیله جنابت کم کت ابرو که در فد من کم به نویر گزنده قطبی گینه از قطبی زنکا دو کم الکلیجا یا سب زانست ترامیاری باش زانست ترامیاری تخینم هاتی مبنا به قطبی انگش کشه خوب گهین ما جنابت هیوی دارم به نچاره سر کردن حتی کی برد مکشن گرنگی تاین و گرنگ تر تاین از داخل الویرج جنابت کم کو او کشت من هر گرنگ تر به نچاره سر کردن چونکی ام بینین کو کردستان خوب یاد باره که آبوری گله که دشوار داد هت باریدن و جا گل به چند جی ما ام قطابی جی هاری کار بین گل حکمت و حکمت جی هاری کار بید گل ما ایک جوان خالان کو حواله جی آماجه پیدا بسورانی هر گرنگ در مال قطابی ابو بهنه دانا چونکه راستی قطابی نو که خزانه که دا دو حتی سه قطابی زانکوی تاین لباس ناف خوینه گلکی دهاتی کردستانی که من دمالا یک موجه تدای و باروای دارایی گلک نه باشه کو افدر مانه بو بهنه دانا کو قطابین لباس ناف خویدات مینن 60,000 و یل در و 40,000 بو بهنه دانان و ایکادیش وان خالنگره که گرن کو قطابی جوا که آرام دابید دمت خینید لباس ناف خویی گلک کشه و اشکالیه تاین بونمونه ام همی گاواگازید که این ما این تندرستی نوکه نینن ما یعنی بدویب نیجان کرنه یا بینایت نینن لجوره که دا یا 2 متر فرهایی 2 متر درجایی 2 حتی 3 طلبان هاتی نحواندن تدا اوه چه وادشن خینن ماده بحثی چه کن ده خینن تصادی جلکاب چون همی تشتا افتشتا خر یعنی نین حتی بونمونه آوا گرم هکال آوید گرم دبیا بچمه چند حمام قالب گرم حتی کو آوا گرم دست مبکوید یا غساله یا هر تشتکی دی اف که شبه نچاره سر کردن و بس نابخوید ناباکن پیدا به نزده کردن چون که اب قطابیت ماین گرینه 2 3 واج برنده بویا کوام به چنا بیتن حقیقه که خوب دن جبرهند ماین نابکن پیدا دا کو بپیام که هنر کلی جا خوب دانان سیستم که گنجای بو هولن خواندنه یعنی نو که هندک هولال زانکو دود گلک قطابیت هاتی نوال کردن به جا قطابی نجار بن حتی 5 ایواری دوام بکن دا که هندک قطابی چنان محاضره دا هندک رستوال کردن هولت خواندنه یمن و ایکش خالدیت هر گرن که زانکو دود و جناب وزیری چی کوی به آگاه داره شوا خالاجی سیستم یعنی نظام گلک نظام تنیت خواندنه بونمونه پولونیه های کورساتی های سنویه های اگر قطابی یک ساله که تأجیل کش با ظروفه که یان کس قطابی یک ساقط بیتن دیکبتت نظام پولونی آن کورساتی آن سنوی دا گلک شب و درس بنو گلک بابتا ده تا مطلوب کرن و دا بینکرنا بنگه تندرستی الباش ناف خوی بخودا چینکی ام همی دیری مالت خوینه ایکش ما خالد گرن یعنی ما بیتن ام نساق بین کو بس کلینیک کو تندرستی ناف بش ده بیتن کو ما بهت دانا چرا سریا ما بهت بکرن و جوا خاله همی عبد مگودین کو ازان منو که یعنی ما کشت آوریت گله کنه
دیف امکانیات هوا و هاریکاری مل گل هوا هنج هاریکار بم گل ما کو امشین قطابی خواندنا خوب بردام که راستی جنو کل کردستان گلک جاوگی کم صحت کنه ما قطابیان دمت بجنه ما هن کلیت خینین دی بجنه ولی هم کلیت خینن دبیت ما بوچه دی خلاص بیدن مارینی بوچ دی و بتامن اول چند سال اد خینم دو بگه ما آرمانجا خود ما یه بگه ما آرمانجا خود آرمانجا بوم بیتخاون مدبيتن أب أرمان جاب جه بيتن تقولي أنا الجل هندي ما كو همي وأجي الجل رأيته ما كنا الجل عندنا بس جاب ما بمنتال موجي وده كده سويشان كريم كرتت هاي بد بهتا دانان مفاجئ شيان وان قطابيان هميا بهتا والجرتن دوكا هم بشيم سر كابين بنمونه كري كارم بيان إنه كجلا كردستان هنا بلكي أنا شم كاري بيبكم بس مادام أنا شم بلا مبدأ نجال بماي الصلاة هاكو دام أجي فيري كاري بيبوم بلا أبي بده خينن هر جرا كدي كري كارا كدي بينن أنجي قطابية كدي بينن دانوي شيء وكار بكتن هيفيا أشياء بميا بهتي بيبجهين مو سباس بودا وسباس بودا در فتشي قالك سباس ولاد أفاخف نتكري تقريبا أواخفتم بين منيش برينو كذكري يعني أشيد بيج ما عنقو مسئله بس اونیه قطابی حتی خوین نخود تمام کرد بس پشتی خویندن تمام کرد چپ کرد یعنی اگر هنگش هاروکاریا من نکن حکومت وید برنامه ها بید بود درست کرنا حالت شوله یت کاری بو قطابیا پشتی کو زانکو تمام تبن بیچه بن بچن دری شول خوب کن تیه بینه ورگرتن یعنی هیویا من او روزه که حکومت بگرد شول هندا زور بيت خلق بدس نكويد بيت بحكمة الشول يعني هي من أولي بيت روشك بس أبي لازم أفرو شول بو بيتكر يعني أفرو حكومات يعني بيت بو هندي أفحلت كار بين جبجي كرن كرتي تايبات كويت الشول بروجة بين جبجي كرن بيت حكومات سفان بابتانا نوكت دست بكار بيت دا خازيتنگو دو داخازی سرکینه هاروکاریا قطابیت کم درآمد و چکرنا بشه نافخوی قطابیا باشتر کرنا او سیستم خوندنی او بابته کی گشتیه وانا تشت من به گله که مهم او اف بشه نافخویت قطابیا جاره اف بیتا خالا ایکی و یوم پیچ بیت بکن بو باشتر کرنا بشه نافخویت قطابیا وحق نقول يعني آف نبيت خار نبيت نظام كهرب نبيت جي نفسني نبيتان خارني نبيت أوانا لازم بينا چاره سر کردن أوا أرك حكومتها ويوم ممكن بيتن دكينش نك بجاري يعني بردوام ديف كيني عندي أف نقصانيتي بينا چاره سر کردن یادی دمین توسط هاروکاریا کتابی درس حسنا کن بابت درماله و کی اف واژه درماله بیتاب کارینان چون که حقیقت و سیاست که درست نیه سیاست درست اول چوا هاروکاریا کتابی که خوین نخود تمام کرد تو پشتی خویندنش چوا شول کرد سیاست ما اول بس بو چنده هند کتابیت های کم درآمدن بلکه پیچه نبن یعنی اوانش هم پاشید دراسات که کین پولی نگیب کین بزنین که کی کتابی کیره محتاجی هند حکومت پیچه بیت هاروکاری بود کرد اولش بشه که اكيد دل سويش راوستين ودل سويش يوم ممكن بيتن ديكي خالا دي أول أصلا كتابي بيتش بيتن بخو قرضاب كد أول سيستمي كي بانكي بيدويت بو هندي هم بيتش بنجي سيستمي بانكي تشكي وقت كان كتابي بيتش بقرض كد تباشي وقت كو ناخو تمام كرو شول كرو هدي قصة خوب ده تبع أول أو بابت نيتكو لازم باشه دیگه وزارت خوندنی بالا و انجمن وزیرانش بین بحث کردن و بین چاره سر کردن بس ویگاوه او دو پنگاوت اولی بو باشتر کردن جان کتابیات بشد ناف خویدا اوه وکی اولویات آمده بید یا دویه دیف کنی که کی کتابی زده بیت وی هارو کاریه اوهش بین پولین کردن لیک جدا بکن اوه بیچه بیتن تحمل خوب کد باشه یا دیش راست ده بزحمته خویندن و شول کردن بس باور بکل همه دنیای کتابی شول کن و تخویننیش و پاری خویندنیش دادن لیره خودی بزده کد خویندن بلاشه بس از ادگه هنده ده والله کتابی چتشتاکی دینه کد بس بیچه بیتن بخوینیتون و امکانیاتتن ده هبن خویننه و زانست صرف کد بس عینی وقتیش ده او زانست و کتابی فرد بید لازمه هندی کوالیتی ویا باشتر بیتن توانایی کتابی ده باشتر بید ونیا ای باشه بو هنده
ئاستێ زانستێ زانکۆیە باشتر بکەن مەفروضە حکوومەت ئیمکانیاتێت زیاتر بۆ زانکۆوانە تەرخۆم کرد ژوورێت زیاتر قاعێت زیاتر بینایەتێت زیاتر بۆ هەندێکدا ڕێژە قوتابی و مامۆستاش بێتە بەرچاوگرتن هەفتێ قوتابێت ژوورێکیدا ڕەنگە زەحمەت بیت ئەگەر ڕێژە قوتابی و مامۆستال بێتە بەرچاو ئەوانە هەمیە ئیمکانیاتەوە ئەزت بێژم ئەف ئیمکانیاتێت هەنگ بێژن قوتابیا بێنە سارفکردن ئەزیش یەکگەدەل قوتابیا بێنە سارفکردن بەس بوو تشتە بێتە سارفکردن یەک و خێرا قوتابی تێدا نەک یەک نەفەر خێرا کۆی بابەتێ زانستی تێدا هەبی مهم ئەم دلسەوا خاڵانە خڕا شوڕکەین متأکد بن یۆمە پێچێ بیت تەقسیریە ناکەین بەسیم خۆش زانن وەز ئێمەش ئەو وەزع نییە یعنی هەر تشتێکی مە فێت بکەین هەنگ پێفتکەنە خۆ بەس ئەنواع ئەوە داخوازیێتای وەزی پێشمەرگەیە وەزی مامۆستایە وەزی قوتابیە فەرمانبەرایە یعنی خەڵک زۆرە یادی خەدەماتی دینە کە هەرەبە پرۆژەنە ئاڤە جادەنە لازمەوە تشتانە هەمیان بەرچاو بگرین یا ممکن بیتن باوەڕ بکەن دەبۆنگۆکەین ئەگەر نەهێتەکردێ وچە خۆ نەدەن هەندێک ئاخفتنێت نابەرپرس یەت نامەسئول خوشە ئینسان عاتفە باخویت چ بەرپرسیارەتی نەبن ئەجیش ئەگەر حەزکەم بەس بوو دڵخۆشیە بیت هەر ئاخفتنەکە حەزکەم بکەم و دەبێنگە خۆشکە بەس ئینسان توێ ڕاستگو بیت کە ئیمکانیاتێت مە چەند توانایەمە چەندە و بەس ئەس دەپێچێ بم نیەتە خۆ بۆنگۆ بێژ بەرنامێت خۆ بۆنگۆ بێژم بەرنامێت مە ئەوەن کوردستان بەرەف قۆناغەکە زۆر و زۆرە پێشکەفتی تر بچیت بۆ vê ez zanim xwendin çenda giring e ez zanim qutabî çend giring e çunkî netîce hing dê welatê birêve hing dê hên va şolaneke hindî astê hing û beristir bîtin mirov zêdetir dê bawerî bi ayendê welatê xwe hebî ez îş hez dikim ev îmkaniyeta qutabîya li zanku bêne sarifkirin bes hingîş geme harûkar bin ev danistandine bila berdewam bin bizanîn hingû çedvêt me çi pê çêdbît vêkira em geyne siyasetekê sistemekê stratejiyetekê ku pêçê wên weze qutabîya baştir kirin înşallah. مخابن من اوه لازم ام با تشتانه باش که جاویدار ما مستعد گلتنه بیتن بعثی خوش مرو هندی مرو ما مستعد خوب بینید خوشه اكيد استدیم اكيد یا لازم بیتن بو هنده ام پیچه بین سیستم خوندن خو آسته به برس کندید که تمام کی تر بالله ملابا فرمو جناب بەناوی خی گەورە زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزان سەرۆکی حکوومەت وەزیری خوێندنی باڵا بەڕێز سەرۆکی زانکۆی سلاحەدین ئێمە لە زانکۆی گەرمیانەوە هاتوین ناو دەدەم لە چەند خاڵێک کورتە داواکاری خوێندکاران بگێنم و ئەمیش لە چەند خاڵێکی تردا بێەوە یعنی کاتیوانی تر بکوژین کەم کوڕیەکانی زانکۆی گەرمیان بگێنین بۆ ئێوە خاڵی یەکەم وەکوان ئاماژەیان پێدا بۆ دەرماڵەی خوێندکاران بە شێوەیە کە لە 150,000 دینار کەمتر نەبێت کە بە گوێرەی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر کەمە لەو داهاتە چۆن کەمە من حەزەکەم تێبگەم بە شێوەیەک باوکێک بە موچەیەکی 1 میلیۆنی یان 500,000 دەتوانێت 6-7 منداڵ بنێرێتە زانکۆ بۆچی حکوومەت ناتوانێت بەو داهاتەی کە هەیەی ئەو 150,000 خوێندکارە دەرماڵیان پێ بدات ئەگەر بە بڕێکی کەمی هاوکاریش بێت بەڵێ من باسم کردەوە بابەتە من حەز ناکەم جارێ ئەو بابەتە هەر وەکو باسم کرد لەم کابینەیە دەرماڵە نەبڕاوە ئەمە 7 ساڵە دەرماڵە نییە 7 ساڵە و ئەو قوتابیانەی خوێندویانە بەبێ دەرماڵە خوێندویانە باش خراپ سیاسەتێک وە پێشتر پەیڕەو کراوە کە تەنیا دوسێ زانکۆوە بووە ئێستا لەخوا بە زیاد بێ هەم ژمارە قوتابی هەم ژمارەی زانکۆ یەکجار زیاد بووە 150,000 قوتابی ضربی 150,000 دیناری بکە بزانە مانگانە دەکاتە چەند
و سەیری داهاتەکانی حکوومەتیش بکە من دێمە سەر ئەو خاڵە یەک دەقە بەس ببورەش قسەکە دەبڕم بەڵام ئەگەر ئێستا هەموو پارێزگاکانی هەرێم وەکو یەک داهاتەکانیان بۆ حکوومەتی هەرێم بگەڕێنەوە لەوانەیە ئەم کێشەیە نەبێت لەوانەیە حکوومەت داهاتێکی زیاتری هەبێ بۆ ئەوەی بتوانێت لەم جۆرەشتانە سەرفیکە بەڵام هەموو پارێزگایەک وەکو یەک ملتەزم نییە زۆربەی داهاتی ئەو پارێزگانە بۆ حکوومەت ناگەڕێتەوە لەبەرەوە ینی ئەم جۆرە من حەزەکەم ینی من بۆیە من ئەم مناقشە لەگەڵ جەنابەتەکەم بۆ ئەوەی مەوزوعەکە چارەسەر بێ بەڵام بۆ ئەوەی وەهمێک دروست نەبێ کە حکوومەت پارەیەکی زۆری لەبەردەستە بەڵام سەرفی ناکە و ڕاست نییە باوەڕ بکەن ئەوەی کە حکوومەت ئێستا خۆی بەڕێوە دەبا لەو هەموو ئیمکانیاتەی کە لە بەردەستە لەو هەموو داهاتەی کە گوایە حکوومەت هەیەی تەنیا 6 ملیۆنی بۆ ئیدارەدانی حکوومەتەکە ئەمێنێتەوە ئەوەی تر هەمووی ئەبوابی سابتە و هەمووی سەرفە بێتەوە ئەوە نییە بڵێ حکوومەت پارەی لە بەردەستە و سەرفی ناکە بەڵام منیش لەگەڵ جەنابتم با بەیەکەوە بین شتێکی وا بکەین هەموو داهاتەکان بۆ خزمەتی خەڵکەکە بگەڕێتەوە حکوومەت جارێکی تر بۆ خەڵک سەرف بکرێتەوە ئەگەر هەبێت بەسەر چاو بەڵام ئەگەر نەبێت ئەبی ئێوەش تێبگەن ینی خۆ حکوومەت کی ئێوەیە هی کێیە ئەوە نییە بڵێ خەڵکێکی ترە هیلانێکی هی ئێوەیە حکوومەتی ئێوە بۆ ئێوەشە ئەوەی هەشتی بێ لە خزمەتی ئێوەدایە من حەزەکەم لەوە دڵنیاوە خۆی ئەمە نزیکی ئەوە بوو بە 8 ساڵ لە مەعاناتەی حکوومەتی شتێگەیشتوین بە بۆنێ قەیرانی دارایی شەڕی دژی تیرۆر بووە ئێمەوەمان خستۆتە بەرچاو بەڵام مێساکە جگەر لەوەی کە خوێندکار خۆی ینی خوێن و ئیشەکەی بەیەکەوە پێ دەکرێت لە قەیرانێکی تریش تووشی خێزانەکە بووە خاوەن عایلەیەک بوونە خاوەن 5 مناڵ بێت لەو 5 مناڵی 3 کەسی خوێندکاری زانکۆ بێت دوانەکەی تریشی خوێندکاری مەکتەب و قوتابخانەکان بن تاکید بە موچێکی 500,000 یا بە موچێکی 600,000 ناتوانێت ئەو 5 خوێندکارە پێ بگێنێ هەرەوەش بۆتە هۆکاریەوەی کە ئەوەندەی کە زانکۆکان بوونەتە شوێنیەوەی کە هەر کار بەڕێکەر بن نەبوونەتە شوێنەوەی پێگەیاندنی خوێندکار بێ بە لە شێوەیەکی زانستیدا یان دووبارە توانای خوێندکار بەکار بهێنرێتەوە لە هەرێمی کوردستانە و خاڵێکی تریش ئاراستەی جەنابی وەزیری دەکەم بۆ خوێندکارانەی کە 2 ساڵان کری خوێندن لە ئێواران و پارالێل دابەش بکرێت بەسەر دەرسەکانیانە بۆ خوێندکارێک لە 2 دەرس کەوتووە پارەی هەر 8 دەرسەکەی یان هەر 6 دەرسەکەی بدات کەەوە بەتایبەت لە وەکو خۆم داواکاری خوێندکارانی زانکۆی گەرمیان دەگەێنم تاکید زانکۆکانی تریش بە هەمان شێوە ئەو مەعاناتیان هەیە خوێندکارێکە ئەگەر کری ئێوارانەکەی یا پارالێلەکەی 800,000 بێت بۆ 2 دەرس لەوێ هەر 200,000 بکە بۆچی ئەو بێت لە جیاتیەوەی 200,000ەکە بدا هەر 800,000ەکە بداکەوە قورسایەکی زۆری لەسەر خوێندکاردانەوە بە گوێرەوەی کە بە شێوازێک خوێندکار هەیە کە ساڵێک کەوتی ترواز دێنێ چونکە دووبارە لە جیاتیەوەی پارەی 4 ساڵەکە بدات دەبێت پارەی 5 ساڵ یا پارەی 6 ساڵ بدات ئاین بە شێوازێک میکانیزمێک دۆزنەوە پارەکە دابش بکرێت بەسەر و دەرسانی کە تایەماونەوە و خاڵێکی تریش هەر ئاراستەی جەنابتی دەکەم پێداچوونەوە بە بڕیاری کەوتنی ئەو خوێندکارانەی کە سیستەمیان دەگۆڕێت بۆ منەوە خوێندکارانەی کە پارەکە قۆناغی 3 بوون دەرنەچوون بۆ 4 و تێکەڵ بوون بە سیستەمی بۆڵۆنیا پرۆسس کێشەیەکی زۆر گەورەی دروست کردو لە ناو خوێندکاراندا ئەین خوێندکارێت تا ئاسا نازانێت چی بخوێنێ چی دەخوێنێ کام دەرسی خوێندووە کام دەرسەی نەخوێندووە بە شێوازێک بابەتی دوور زیاد بکرێ و دەرەجەی قەراریش زیاد بکرێ ئەمە بۆ سیستەمی بۆڵۆنیا پرۆسس هەروە بۆ جەنابی سەرۆکی حکوومەت هەوڵی تەواوەتی بدەن کە کێشەی بەشە ناوخۆیەکان چارەسەر بکرێ ئەمان هەر بەجددی ینی بەشێکیان باس کرد ئەوە هەر دڵۆپێکە لە دەریایە خوێندکار هەیە لەگەڵ ڕێزما بۆ خوشکان بۆ برایان خوێندکارێت تووشی کاری خراپ بووە لە خوشکانمان خوێندکار هەیە لە کوڕانمان تووشی کاری خراپتر بووە لە دزی بێ لە هەر شتێ بێت لەگەڵ ڕێزما بۆ خوێندکارانی خۆشەویست ئەین بە شێوازێک ئەوان دڵۆپێکیان باس کردو لە دەریاک خوێندکار کەوتۆتە بارگرانیەکی زۆر قورسەوە دەست بە هەموو شتێ دەبا کە بتوانێت لەو قورسایە ڕزگاری بێت و خاڵێکی تریش هەوڵێکی تەواو بدرێت بۆ دانپیانانی زانکۆکانی هەرێمی کوردستان کەەوە خاڵێکی زۆر گرنگە پێویستان کە خوێندکار لە بۆ نمونە کۆلێژی پزیشکیمان هەیە لە زۆربەی زانکۆکانی هەرێمی کوردستانە چ پێویست دەکا ئەو خوێندکارە بچێت لە وڵاتێکی ترا لە ئێرانە لە هەر شوێنێکی ترا بیخوێنێ کە لە کاتێکە
لە زانکۆکانی خۆمانە هەیە ئەمیش لەبەر یەک خاڵکە بچێت دامپیانانی زانکۆکەیە کە شەهادەکەی دوای 4 ساڵەکان دوای 6 ساڵەکە کاری پێ ناکرێت خوێندکارمان هەبووە دوای 4 ساڵ تەواوی کردووە چووە لە زانکۆیەکی دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ماستەر بێ بۆ دکتۆرا بێ بیخوێنێت نەیتوانیوە چونکە دامپیانانی نەبووە ئەمە کێشەی هەرە گەورەی زانکۆی گەرمیان ئالۆ خاڵدا کۆ دەکەمەوە من جگە لە هەندێک کێشەی تر کە ئەم خوشکەم باسی دەکات و پێشم خۆشە میژی بەردار بێت فەرموو. زۆر سپاس بۆ ئەو هەلی کە پێت داین جەنابی سەرۆکی حکوومەت من سەرەتا لەوە دەست پێکەم ئەگەر جەنابتان یاخود وەزیر ڕێزمان هەیە بۆی ئەگەر لە نزیکەوە بێن سەردانێکی زانکۆکان بکەن و بە تایبەتیش زانکۆی گەرمیان کە ئەگەتان لە ئەو هەموو کەم و کورتیە بێ کە لە ناو زانکۆکانە بەدی ئەکرێ یەکێک لە کەم و کورتیە زۆر زەقەکان کە لە زانکۆی ئێمە ئەبینرێ و ئێمە قسم داخلیمان هەیە قسم داخلیەکان هیچ بنکەیەکی تەندروستیان نییە تاوەکو ئێستا تاوەکو هەنە حاڵەتی تەواوی هەیە هیچ نەبێ لەوێ چارەسەر بکرێت تاوەکو گەێنرێتە بنکەیەکی سنتەر لە ناو شارەکە و چەندین بینای تاو نەکراو هەیە لە ناو زانکۆکەی ئێمە بینایەکمان ینی ئێستا تاوەکو ئێستا ئێمە کتێبخانەیەکی ناوەندیمان نییە لە کاتێکا تەنها 1 ملیار ینی 6 ساڵە ئیشکردن لەم بینایە ڕاگیراوە تەنها لەبەرەوەیکە 1 ملیار نییە تاوەکو زانکۆکەمان کتێبخانەیەکی ناوەندی کە ئیتر ئەو پەڕی زەڕوریاتەکە لە ناو زانکۆکەمانە هەبێ خاڵێکی تر نەبوونی کلاس و تاقیگەیە کە ئیتر ینی هەمومان ئەزانی سیستمی بۆلۆنیا بێ یاخود من وەکو خوێندکاری کۆلێژی پزیشکی قساکەم کە ئیتر ئەو پەڕی دەرسەکانی سیستمی بۆلۆنیا بێ یاخود هینی کۆلێژی پزیشکی بێ زۆربەی هەرە زۆریان پراکتیکیە ئێمە نە کلاسی تاومان هەیە و نە تاقیگەی تاومان هەیە و بە تایبەتیش کۆلێژی پزیشکی نە ژمارەی دکتۆری تەواوی هەیە نا شوێنێکیشمانێکەوە نە پراکتیکیەکانمانی تیا بخوێنین ئێمە 4 ساڵە زانکۆین ینی 4 ساڵە کۆلێژی پزیشکی دامەزراوە بە 15 دکتۆرە بەڕاستی ینی ئەمە کلێنێکی زۆر گەورەی دروست کردووە لە ناومانە داواکارم لا ینی بە زووترین کات بەهانەمانەوە بێن چکە ینی وردە ئیتر ئێمە وانەکانمان هەمووی پراکتیکیە داواتان لێکەین بەدەممانەوە بێن هیچ نەبێت دکتۆرێکمان بۆ بگوازنەوە یەکێکی تر هۆڵێکی کۆبوونەوەمان نییە ینی تاوەکو ئێستا کە بۆنەکانی زانکۆی تیا ڕێک بخەین ینی کە ئەوش بە شتێکی زەڕوری ئەزانم و زۆر سپاسانەکەین بۆ ئەم هەلی کە پێتان ناوین مەمنونتانم داوای لێبوردن دەکەم عەفو پێمان خۆشە لە نزیکەوە بەڕێز کاک دکتۆر ئارام خۆی چەند جارە سەردانی کردووە و پێمان خۆشە تۆش لە نزیکەوە سەردانی ئەو زانکۆیانە بکەیت کە لە کوردستانە هەڵەنە 5 زانکۆ تازەکان کە لە 2014ەوە ئیشیان تیادا وەستاوە بە هیچ شێوەیەکی ئیشیان تیا نەکراوە وەکو ئەم ئاماژەی پێدا کتێبخانەی ناوەندی زانکۆ کە بەشێکی گرنگی زانکۆکە پێکدێنێ ئێمە تا ئێستا نە کتێبخانەی زانکۆیمان هەیە ناوەندی نا سەرۆکایەتی زانکۆمان هەیە و نە بەشی فریاگوزاریمان هەیە کە خوێندکار هەبووە هاوڕێی خۆمان بۆ لە بەشە ناوخۆیی کەوتۆتە حاڵەتی ئەوەی کە بڵین بمرێت تا گەیاندومانەتە ناو تەواریەکانی ئەو شارە خاڵێکی زۆر گرنگن ئەسڵەن تا ئێستا پرزگەی پۆلیسمان بە تەواوەتی نییە هەمووی لە کابینەی بچووکە لە دەوری زانکۆیان کۆبوونەتەوە تا ئێستا باوەڕکە حەڕەمی زانکۆمان تەواو نەکراوە حەڕەمی زانکۆمان نیوەچەڵ جێ هەڵراوە لە 2014 ئیشی تیا نەکراوە لە کتێب هەر کە داخلی زانکۆکە بوویت ئیتر ئەم کەم کوڕی ئەم کەم کوڕ هەمووی بە دوای یەکا دەیبینیت پێمان خۆشە لە نزیکەوە سەردانیمان بکەن دەستان خۆش بێت زۆر سپاس من سپاسی هەردووکتان دەکەم پێم وایە ئێوە هەر قسەکانی منتان دووبارە کردەوە چکە منیش پێم گوتم یەکەم کاری ئێمە ئەوە دەبێت کە وەزی زانکۆکان و بەشە ناوخۆیەکان باش بکەین و ئەم کەم و کورتیانەیە کە هەن ئەمە لە ئەولەویاتی کاری ئێمە دەبێت و لەگەڵ جەنابی وەزیریش لەسەر ئەو بابەتە هەوڵ دەدەین بۆ ئەوەی چارەسەری ئەم جۆرە گرفتانە لە سەرەتەوە بکرێ هەروەک باسم کرد دیسانیش دووبارە دەکەمەوە قوتابیەک پێویستی بە هاوکاری حکوومەت بێ پۆلێنیان دەکەین بزانین کێ زۆر پێویستی بە هاوکاری هەیە ئەمانە جیاکەینەوە بۆ ئەوەی حکوومەت بتوانێت یارمەتیاندا بەڵام ئیشی سەرەکی ئێمە باشترکردنی ئاستی خوێندن شوێنی خوێندن شوێنی حەوانەوەی قوتابی دەبێت و ئەو جۆرە داواکاریانێک کە هەتانە ئەمە پێویستە ببێ بە بەرنامەیکاری وەزارەتی خوێندنی باڵاش بۆ بەدەم هاتنەوەی داواکاریەکانی ئێوە ئەگەر ئیجازە بدەم بە ئەوانەی خوشک و برانی تریش قسەیان هەیە بە بەڵێ اینجا حەزەکەی بە جەنەبی وەزیر وەڵامی پرسیارەکەی ئێوەش بداتەوە ببورە کاکە هەموو لاکتان بەخێر بێن سوپاس بۆ دوو خوێندکارە بەڕێزە
من سەبارەت بە خوێندنی پارالێڵ لە ئەنجومەنی وەزیران جەنابی سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوەکە بووە من خۆم مەبدەئیەن دژی خوێندنم بە پارە دژی خوێندنی پارالێڵم ئەوە منی بەرزکەرەوە دەنگ من لە ئەنجومەنی وەزیران شوتومە ڕوئیای شخصی من دژی خوێندنم بە پارە دژی خوێندنی پارالێڵم ساڵی یەکەمی دەست بەکاربوومان لەسەر تەڵسێی کارنامەی حکوومەت یاریمی کوردستان کە متمانەی وەرگرت لە پەرلەمانی بەڕێز ئێمە 145 پارەکەمان داشکان هیوادارم بۆ ساڵی داهاتوو بتوانین بە هیچ شێوەیەک شتێک نەمێنێ بەناوی خوێندنی پارالێڵ بۆتە جۆرێک لە دروستکردنی نەعەدالەتی خەڵک تەفەهومی ناکە خۆی لە ڕاستیشا ئێمە دامان نێنا و کابینە بەرپرسی لە داهێنانی ئەم بیدعانە خەڵکی تر کردووی لێ هەروەکو دەرماڵەکە خەڵکێتی لە 2009 2010 کردوێتی ئێمە نەمان کردو ئێمە هاتوین ئیسلاحاتمان تیا کردو ڕیفۆرممان تیا کردو وردەوردەوە هیوادارم بتوانین وەکوتم ساڵی داهاتوو شتێک نەمێنێ بەناوی خوێندنی پارالێڵ سەبارەت بە سیستەمە جیاوازەکانی ناو زانکۆکان سیستمی بۆڵۆنە پرۆسس و ساڵانە و کۆرسات ئەم سیستەمانە هەرێکێ با بڵێن پێور و پێودانگ و میکانیزمی خۆی هەیە ئەو گلەیە جەنابەت ئەو سەرنجەی جەنابەت باسی کرد لە زانکۆی سلێمانی زۆرتر دروست بووە و هەوڵ لە هەوڵدان لەگەڵ ئەنجومەنی بەڕێز کاکتۆر جەوهەریش لێرەیە لە ئەنجومەنی وەزارەتی ئینشاڵڵا ئەو گرفتانە چارەسەر دەکەین و سوپاسدانەکەم سپاس بە مناقش فەرموو سەرەتا سڵاو لێبێ جەنابی سەرۆک بێ زەحمەت دەنگ بەرزکەرەوە سەرەتا سڵاو لێبێ جەنابی سەرۆک و جەنابی وەزیر و جەنابی سەرۆکی زانکۆی سەلاحەدین زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتی بە ئێمەوە زۆر خۆشحاڵیم بۆی کە دەرگای خۆ بەرە و کچ و کوڕی خۆتا کردوانێ بۆی لە نزیک و کێشە و گرفتەکان و هەر داواکارێکمان هەبێ پێیتی بگەێنین و بەڕاستگۆیی بەڕاستی وەکو هاوکارانم ئاماژیان پێەیە ئەم چەند ڕۆژە و ئاڵۆزیەکی زۆر ڕۆیا بۆیەوەی کە دەستێکی زۆر درا لەوەی کە خۆپیشاندەران تێک بدەن بەڕاستی ئەمە وەکو ویسمان خۆپیشاندانەکە وەکو تەلەبێک بکەین چکە ئێمە لە ژنای تەلەبی زانکۆی ویسمانەوە بکەین دوایەوە بەڕاستی کێشێکی زۆرمان هەیە لە بەشە ناوخۆیەکانە ینی وەکو هەمووان ئاماژیان پێکرد ینی لە ژوورێکا 5 بۆ 8 نەفەریتایە ینی خۆتان نەزان بەهۆی ئەوەی کە هەموو دنیا بەهۆی کۆڤید-19ەوە بەڕاستیە ناڵێنێ دوایەوە کە بڕیاریەوە درێتمانی نۆ بۆ دەوام بکرێتەوانێ ئەنێ بێ بەڕاستی کۆمپانیانی کە بۆ پاکەرە و چاکردنەوەی بە شەناخۆیەکان دانراوە زووتر موافقەتی لەسەر کرێ لە بروی بەهۆی ڕۆتینێکی زۆرەوانەیە بێ زانکۆ کتاب کا بۆ وەزارەتی دارایی بەڵام ئێستا بەهۆیەوانێ کە زۆربەی کات تەلەبەکان دوا ئەکەون لە خوێندنیانە ئێستا ڕۆتینەکە زیادی کردووە ئەبێ موافقەتی ئەنجومەنی وەزیرانشی لەسەر بێ کە هەتا ئێستا موافقەتیشی لەسەر نەدراوە دوایەوە بۆ مەسلەی دەرماڵە و شتەکەش هیوادارین حکوومەت خۆی باشنیشتمان بۆ بکە بۆیەوەی کە بەڕاستی گەرتەلەبەکان لە زانکۆی حکومیان پێویستیان بە پارێکی زۆر هەیە لە بڕێی ئەگەروانە بۆ چوونە زانکۆیەکی باشتر و ئەوەی کە بیان توانیان بە پارە بخوێنن و هیوادان و حکوومەت دەرماڵەوەکو چاکسازیەک بەکاربێنە زۆر سپاسێکین دەستخۆش سپاس من حەزەکەمێ بزانن ئێمە ڕوبەڕووی ئەندێک کێشە بووینێتەوە کە ماوەی 20 ساڵە کەلەکە بووە هەمووی بۆ ئێمە بەجێماوە من حەزەکەمەوەش تۆزێ مەجاڵمان بدەنێ بە 20 ڕۆژ ئیشی 20 ساڵ چارەسەر ناکرێ تۆزێ مەجاڵمان بدەنێ هەموو هەوڵێک دەدەین بۆەوەی چارەسەری گرفتەکان بکرێ بەڵام من دیسانیش دەڵێم هەمووتان داکۆکی لەو خاڵە دەکەم کە بەشی ناوخۆی زانکۆکان خراپە منیش پێتان دەڵێم جە پێویست ناکە ئەم قسەیە دووبارە بکرێتەوە ئەولەویاتی ئیشی ئێمە خۆم شخصی ئەوە دەبێ کە ئێمە بەشی ناوخۆی زانکۆکان باشتر بکەین ئەمە حەقی خۆتانە و ئەبێ حکوومەت ئەوەی پێی دەکرێت بۆ پەلەکردن لە چارەسەرکردنی ئەم گرفتە ئەوە نەکە ئەنی کات بە فێڕۆ نەدا فەرموو زۆر سوپاس بۆ vê derfeta ku te da me ku tu xwe daîmen li qutabiya û li her xelkekê Kurdistanê xwe dan ez avakî xana Rişak Ermenê bajêr Zaxo me qutabî me zanka Zaxo qonaxa çarê li Fakülteya Zanist li pişka zanistê kompîterî endamê ketê qutabiyên Kurdistanê me zanka Zaxo zor pê xweşxalim ku te ev derfeta daî me li dîdara cenabê tên rêzdar amade bîn û ev xal û kêmakasiyên henê bigihînim heweyên hêja. Li pêştir hevalê me çend xalekên hawbeş
کو نفس خالد ما بین بحث کردن من نویت از فون خاله بحث بکمش بر کیمیا دمی بله هندک خالد سرکی این میوز بحکیم که تایبت جامعه زانکا ما وگیرید هایا نبونا آواهین تایبت بو قطابیان بونو منا زانکا زاخو یامه حتی اونو که آواهی تایبت نینه بو کلیجا پزشکی ها گشتی بو ماه 3 ساله دام لنا خوشخانه گشتی از زاخو دیتا کرن و آنه پراکتیکی و تیوری ورده اینا برگرده و نچالاکی ها آنکه بیشتر اکتیویتی ها نخواندن قطابیان ناف زانکوی دا اوه بود چه وقت گرد گل قطابی هن درجن تشتکی بلکه هم بیشتر او علم کپیتوی نوار گرن نوگه دا اوه بربلافترین تشتا قطابی وقت دم خواندن دا حوال و کسب کارت خود بینه دم درجن دلیوا کاری بانانینه اوه بیتا اگر به هیوی بونه که قطابی نچالک بید خواندن خوده جبر کد بیش دم از اجیدر بچم من جی هر وکی وانا چه کار نینه یعنی از در بینه باطل و هر واسه افدالیوا کاری دی بیت اگر اند کو قطابی زانکو خود تمام نکت و قصد اجدر وی والاتی بگید و خاله که دا اول ما بحث کر خاله دو ماهی که بی که ها حزباتیه که زانکو زاخو اما ویره پی آگه دارن که حزب دائما و امشن بیجن يعني مستمر جي خوال كريا بخول بشت لبو اوريشن ما چگاوا ام محتاج تشتاقي بين يعني ام نشيان بگينه شو لجي حزب دي بد بخول بشت ما ودي بشت ما گرد حتى او تشتاقي هشتيا جي شو لجي هي فيديو ما خالد ما گوتين برچاف بهنا وگرتن جلاي هبن هجاوه دگو خونزان قطابيان بهربانه شد و قطابيان نمون نداره بشه دوباره زور سپاس کتا آگهداری وان که مکسین مگیریم سپاس زور سپاس فرمون دم باش زور سپاسی جانبتت که این بو پیدانا و درفته و گلوکا سندت قطابیا کو هم گهینی نهوا راستی حوالت متشنه هلا و گلک شوان گوتن ين كود از بيجم جبر كم يادم لو راح اسكم خالك وجلك وجرين بيجم قطابين ما كود بيجن 12 سالا القطاب خانه بزماني كردي تخينن لقوا شو زانكويه منهجي همي بدل بيتن انكو زمان تتقورن بو زمان انجليزي افا اوريشكو جلك مازنا بقطابيه بخود قال مجي تشي بو براستي ام حس كنكو باري قطابي بهدا ورقتن زانكويه چند خولن پیشه‌ای بوی هبن چون كنت بينين الجلك جهاين هين بس بول اسمنادي يلدف ما هي براستي جبلي هندك زانكويه تايبتي لو راح اسكنكو هندك خولن پیشه‌ای هبن كو باري قطابي بچيتت نوف كامبا زانكويه دا وان خولوار بگریتن بو هندی کمپیوتر های دار بیتن سروی بشی او بشی کو هات یاور گرتن های دار بیتن السر زمانی انگلیزی زمانی بزانیتن و گلکس بس زور سپاس مشتانه دو تم تبینیان خودتان بین فرمو جناب فرمو ایره سرتا بناوی خوا زۆر سپاس بۆ جەنابەت بەڕێزەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان من وەک محەممەد سەلام خوێندکاری زانکۆی سلێمانی کۆلۆجی ئەندازیاری بەشی کارەبا سوپاسیم دەرفەتاتانەکەم کە لە نزیکەوە جۆمان لێگرن من پێم خۆشە ئەو قسانە دووبارە نەکەمەوەکەم بە ڕێزانە لێرە دووبارەیان کردەوە پێم خۆشە کە ئێمە کێشەکان کێشەی خۆمانە دڵنیا بە چارەسەرەکەی لە لای ئێمە ئاسانترە یەکێ لەوانە لەو چارەسەرانە کە ئێوە جەنابتان بەرپرسیارن لەم حکوومەتە پێم خۆشە بۆ ساڵانی داهاتوومان کە سەرەتا دەوام ئەکرێتەوە پێش ئەوەی دەوام کرێتەوە ئەو کتابانی کە زانکۆکانی نێرن و بە تایبەتی من وەک زانکۆی سلێمانی کە ئاگادارم ئەو کتابانی کە نێرن بۆ سیانەکردن و چاکردنی بەشە ناوخۆیەکان ئەگەر بەڕێستا ڕەزامەندی فەرمون لەسەر چاکردنەکەی و سەرفکردنی ئەو بڕەپاری کە پێویستە دڵنیا بە خوێندکار بەشێک لە ناڕەزاتیەکانی کەمەکاتەوە کە شوێنی حیوانەوەکەی باشە بێت و خاڵە لە خاڵەکانی کە ئێمە پێمان خۆشە لێرا باسیکەین دایم پێمان خۆشە جەنابتان و وەکو حکوومەت پێش حەدەسەکان بکەون کە ئێمە ئەزانی زروفی خوێندکار خراپە پێش وەختە پێشوی ئەم خۆپیشاندانانە بکرێ ئەگەر ئاوڕێکی جدی لە گوزەرانی خوێندکار بدرێتەوە دڵنیا بە ئەمە دروست نابێ و خاڵێکی کەم کە داوا لە بەڕێز جەنابی وەزیری خوێندنی باڵاکەم ئێمە لە زانکۆی سلێمانی ئێستا 3 سیستەمی خوێندنمان هەیە لە ساڵانەمان هەیە کۆرساتمان هەیە بۆڵۆنیامان هەیە و
و بە سوپاسەوە ئەمساڵ چارەسەری هەردوو سیستمی کۆرسات و ساڵانەی کرد بە پێدانی عبوری زیاتر هەر کارە باشە خراپەکان با باز نەکەین یا گلەکان با باشەکانیش باسکەین بەڵام یەک سیستمانە سیستمی بۆلۆنیایە ئەویش ئەو کریدیتەی کە تەلەبە پێویستە لە 6 کریدیت کۆی کاتەوە مەسەرەن کۆلێج هەیە لە 45 دەرەچێت بڕواکە تەلەبە هەیە بە 44 کریدیتەوە کەوتووە کە ئەمە یعنی بۆ بە هۆی نەخۆشی دوێرەونی دروست کردو لە لای خوێنکار و داوا لە جەنابتانەکەم کە بڕیارێکی دروست لەسەر و سیستەما بدەن و یەک داوای کێشم لە بەڕێز سەرۆکی حکوومەت هەیە کە ئەویش سنوورێک دابنێن یاخود ئێوە دێهەستن بە دیاریکردنی سنوورێک بۆ کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان کە بەداخەوە من وەکو خۆم کە لە هەموو ڕۆژەکانی خۆپیشاندانی زانکۆی سلێمانی بەشدار بووم ئەتوانم بڵێم بەشێکی ناڵێم نیوە بەڵام کەمتر لە نیوەی بەداخەوە کۆمەڵێک لە میدیاکان لە ڕۆژنامەکان ئاڕاستی خۆپیشاندانەکانی گۆڕی لە زانکۆی سلێمانی و بەداخەوە کۆمەڵێک لایانی سیاسی کە ئێوە بەڕێستان سەرۆکی حکوومەتن دەسەڵاتان هەیە لەوەی بە دوواداچوونی بۆ بکەن تکایە مێڵن تێکەڵ بە ئێمە خوێندکار بن ئەو هەستای ئەو خوێنە گەرمێکە لە خوێندکارە هەیە ئەوان بەکاری بێنن دژی حکوومەت ئێمە تەنها داوای خۆمانەکەین بە مافێشی مەدەنی و داوا لە بەڕێزیشتانەکەین کە ئێوە بەرپرسن وەک جاریش کە پێم وتنەوە داوا لە هێزە ئەمنیەکان بکەن حرەمی زانکۆکان پارێزن ئەوەی ئێمەی نیگەران کرد کە لەم چەند ڕۆژی پێشوە شکاندنی حرەمی زانکۆ بوو لەلایەن هێزە ئەمنیەکان زۆر سوپاس دەستخۆشتان لێ دەکەم ماشاءالله من نەزم ئەگەر شت دووبارە نەکرێتەوە زەحمەت نەبێ بەخۆ من نازم دەتوانین هەم وەختەکە وەرگری چکە بەڵێ اینجا ئەگەر زەحمەت نەبێ هەندێکتان خۆتان بواز بێن فەرمە برای فەرمە ئەم کاتی هەموو لایەک باش ئەمن علی حسەنم لە کۆلێژی پزیشکی زانکۆی هەولێری پزیشکی سەرتا سوپاسی جەنابی وەزیر و سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین یەکەم لە بۆ ڕێخستنی ئەو دانوستاندنە هۆکاری کۆبوونەوەی مەلێرە و بانگەشتکردنمان لەبەر ئەو گرژی و خۆپشاندانەی چەند ڕۆژەی قوتابیانە کە داوای دەرماڵەیان کردیە حەزمە کرد جەنابەت بەوە دەست پێ کرد بە باشە لۆ قوتابیان داوای دەرماڵاکەن لۆ هاتنە سەر شەقامەکە پرسیار نەکرد بەڵام ئەم وڵام بەدەم بۆ هۆکاری ئەوەی کە ئێمە داوای دەرماڵاکەین ئەو تراژیدیایە کە ئەمە ڕۆژانە ئەبینین لە ناو حاڵ و گوزرانی هاوڕەکانمان ینی ئەگەر نمونەکرد لۆ برێم قوتابیە 12 ساڵ لە مەکتەب ئەخوێنی هەتا هەموو هیوای ئەوێ نمرەی بەرزبینی پاشان لە کۆلێجێکی بەرز وەرگیرێ قوتابیمان هەبووە لە کۆلێژی پزیشکی وەرگیرە بەڵام لە سەرەتای کۆلێژ هاتیە داوای کردیە ئەمن واز لە داوام دینم کە هاوڕەکان قسەمان لە گردیەکە کە تو لۆ واز دەینی گوتی تی هۆکارەکەی لۆ ئەوەی ئەگەڕێتەوە گوتی ئەمە سێ براینە دوو برام لە کۆلێژە بابم ناتوانین مەسرۆفی هەرسێکمان بکە ئەمن دەست بە ئیشکردنەکەم خۆم ئەەکەمە قوربانی هەردوو برایەکەم بە ئەوان بەردەوام بن لە خوێندن یعنی ئەو مراعاتانە کە ئەمە ڕۆژانە ئەبینی ئەو تراژیدیاوەی لەمە کردیا لە پێناو هاوڕێکانمان بە دەرەجەیەک بین لەسەر شەقامەکان داوای گەڕانەوەی دەرماڵە بکەین و خاڵی دووەممان ئەمە وەکو زانکۆی هەولێری پزیشکی کە یەکێکی لە زانکۆیە لە پایتەختی هەرێم و لە زانکۆی ئەس بەرزەکانی بەڵام بەداخەوە تا ئێستاکەم پیزاکۆمان نییە یعنی هەر کۆلێژێکمان کەتیتە جێیەکی و هەروەها کەمپمان نییە بە شەناوەخۆیەکانمان نییە هەموو زانکۆیمە چوار بە شەناوەخۆیی هەیە هەریەکی لە جێیەکی یەکیان لە جادەی تلیە یەکیان لە جادەی شێستیە یەکیان لە جادەی سەڵتیە کە ئێستا قوتابی مەرحەلەی وەرگیرە شوێنی وەرگرتنی قوتابیش نییە لە ژوورێکی سێ بە چار تەڵەبە سێ تەڵەبەی لێ ئەمینێتەوە ینی بەڕاستی ئەوانە داواکاری منە و یەکێکی تر لە دەستخۆشی ئەو جارە کە سێ ساڵی ڕابردوو نرخی پارالێل نیوەکرات 145 بە 50 ئەوە مای دەستخۆشیە بەڵام ئەوەش پشتگیری جەنابی وەزیرەکەین کە پارالێل نەمینێ لۆ ئەوەی هەموو تەڵەبەکان بە یەکسانی مافی وەرگرتنیان هەبی بارودۆخی دارایی من باشترە با تحکم لەسەر دەرەجە و ماندووبوون و شۆنوخوونی تەڵەبەی نەکەم بە پێش تەڵەبەچی دی بکەمەوە چی ئەمن بارودۆخی داراییم باشترە زۆر سوپاس زۆر سپاس بەڵام ئەزانی سیستمی خوێندن هەمومان لەوانەیە قسەمان لەسەر هەبێ کامە باشە کامە خراپە ئەمە مناقشەی ئێستانیا بە ئێستاش حەل ناکرێت چونکە بوچوونی جیاوازمانەیە لەسەرەوە بەڵام ئەوەی جەنابەکە باست کرد من نازانم یان نەمتوانیوە پەیامەکەی خۆم گەینم یان ئێوە لێم تێناگە من گوتم ئەو قوتابیەی پێویستە هاوکاری بکرێ ئێمە ئەوەی پێمان دەکرێت بۆ هاوکاریکردن ئەو قوتابیەی کە پێویستە ئەیکەین بەڵام شتەکە گشتگیر نییە وەکو خۆ و جاران نابێت و هەدەفی سەرەکی ئێمە باشترکردنی شێوازی خوێندن و شوێنی خوێندنەکەیە
جا لەبەرەوە تکاتان لێ دەگەم ئەگەر ئەم بابەتە دووبارەیە پێویست ناکە دووبارەیکردنەوە ئەمە چەند جارە دەیڵێم بۆ شوێنی خوێندن ئاستی خوێندن ئەوەی پێمان دەکرێت دەیکەین ئەو قوتابیەش کە زۆر پێویستی بە هاوکاری و یارمەتی حکوومەتە پۆلێنیان دەکەین بزانین کامی پێویستی پێەتی ئەوەی لە توانەماندا بێ درێغی ناکەین فەرمو خوش فەرمو خوش ئەو خوشکەی تەنیشتت بێ زەحمەت دەستپێکی گەلک سپۆس بوو سەرۆکی حکوومەتێ ئەفدەلیڤەدەوەمە ئەم گۆزنە و گوری گرفتە خۆ پێشکەشیوا بکەن من چەندین پیشنیارەکە جیواز هەمە هەواڵتمە پێشکەشیوا بکەم ئێک جوان ئەوە وەکو ئەم دەبینن زۆربەی قوتابیان چنەش دەرڤای وڵاتی ئەگەر قوتابی هەر ji سەرەتایی هەر ji دەستپێکێ بە هەستێ نەتەوەیەتی بێتە پەروەردەکردن ئەوە دەکارتێکردنی قوتابیەکەت بچوونەش دەرەڤای وڵاتی چەند نەخۆشیە بیتن بەس ئەگەر هەستێ نەتەوەیەتی دەف قوتابی گەلک بیتن دەڤە کارتێکردنەکەت ئارەگرتنێ بۆکات و قوتابی کێمتر دێ هەبن چنەش دەرڤە وڵاتی زائدە گرنگی آنجی فشارێکە زێدە بۆ کارتە تایبەتی بهێتە دان کو هاریکای بریگەل حکوومەتە چونکو نەشت هەمی قوتابیان دامەسێنین ئەنکو دابینکردنە پتریا کاری بۆ قوتابیان ji bilî hinde rek bihêdedan bû mamosta fermanberên bi temen bihêne xwe nişînkirin û qutabî delîve bo bihêdedan erkê wan berdewamî bide gelek spas bû سپاس فەرمو فەرمو سڵاتان لێبێ سپاس بۆ ئەم دەرفەتە کە ئامادەکاریتان نوان بۆی گوێ لە داوای خوێندکارەکان بگرن ئەوە داواکاریشم تا ئاخیر دەقە لەگەڵمان بن بۆی داواکانی ئێمە بگا لەبەر ئێمە داوای چەند کەسێک نییە داوای یەک زانکۆ نییە لەوە داوای چەند هەزار ئەگەر شتەکان دووبارە نەکەنەوەتان قسەی خۆتان نەکەن بەڵام زۆری دووبارە داواکاری زانکۆی خۆمیانیەوەی کە لە خوێندکارەکانی خۆمان داوایان کردووە دەیگەێنم باشە سەرەتا لە قسەکاندا باسی ژێرخانی ئابووریت کرد کە داهاتی چۆن بڵێ ناوخۆمان نییە و ئەو شتانە یعنی بە هەرچەند کۆبوونەوەکە لە سەرم بابەتە نییە بەڵام ئەگەر داوا بکەی من لە دواتردا پێشنیاری چەندین پرۆژەت بۆ دەکەم کە دەتوانن سوودی لێ بینەوە لە ماوەی چەند ساڵێکی کەمدا زۆرترین داهات بۆ ناو هەرێمی کوردستان و زۆرترین هەلیکار دەرەخسێنێ وە سەبارەت بە دروستکردنی هەلیکار بۆ خوێندکارانی زانکۆ و قوتابیەکان بەڕاستیەوە بابەتی چۆندە قڕس نییە بۆ مەسەلەن کردنەوەی سەنتەری کار لە زانکۆکان بەڵام بە جددی ئیشی لەسەر بکرێ و گرنگی بە هەموو بەشەکان برێ نەک چەند بەشێکی دیاریکرا بنمونە من وەک زانکۆی خۆم سەنتەری کارمان هەیە بەڵام گرنگی ئەوەندێ بە بەشی زمانی ئینگلیزی دەدرێ گرنگی بە بەشە دەبیەکان نادرێت زانکۆی جەنابەت زانکۆی ڕاپەڕین خەڵات خەلیلم لە زانکۆی ڕاپەڕین بورە یعنی ئەگەر بێت و سەنتەری کارەکان و بە جددیشی لەسەر بکرێ و پشتگیری خوێندکارەکان بکرێت چونکە لە بەشە جیاوازەکاندا کۆمەڵێک قوتابیمان هەیە کە توانە بەهرەی تایبەتیان هەیە ئەگەر بێت تۆ برە و بەوانە بدەیت یانتۆ هەلیکارێت چەند هەلیکارێکت ڕەخسان باشە ئەمە یەکێک لەوەکان و کۆمەڵێک داواکاریم هەیە کە سەرەتا بۆ بەڕێز وەزیری خوێندنی باڵا توێژینەوەی زانستیە دیارە وەزارەتەکە ناوێکی گەورەی لێ بەڵام پێویستە کاریشی پێ بکرێ خوێندنی باڵا توێژینەوەی زانستی واتە لە زانکۆکاندا کە تۆ لە دوا منزڵگەی شوێنی ئەکادیمیت بڕۆنامێکی ئەکادیم بەدەستێنی و پێویستیشە توێژینەوەی زانستی ئەنجام بدەینەک من تەنیا بێم گوێ بگرم و بنووسم و تاقیکردنەوە کەم کۆتایی پێبێنم نەخێر بەڵکو دەرفەتمان بۆ بڕخسێنن بۆی توێژینەوەی زانستی ئەنجام بدەین بە نمونە گرنگترین شت لای من چۆن بڵێ گرنگیدانە بە گەشتی زانستی من خۆم لە بەشێکی ئەدەبیم لە بەشی مێژوو دەخوێنم باشە بەڵام تاوەکو ئێستا من قۆناغی چوارەممە یەک گەشتی زانستیم نەکردو بۆ لە کاتێکدا بەشەکەیم نەکەر بەشەکەیم بەشی جوگرافیامان هەیە فەلسەفەمان هەیە یاسامان هەیە کۆمەڵێک بەشیکەمان هەیە پێویستە گرنگی بە گەشتی زانستی بدرێ پێویستە خوێندکار چاوی بکرێتەوە ئاشنا بێ ناکرێت من هەر بخوێنم و تاوکەم و گلوایش گلەی بکەم بڵێم هەلی کارم بۆ نەڕخسا تۆ دەرفەتانە بۆم بڕخسێنم گلەیت لێ ناکەم ئەوە داوای هەموو خوێندکارێکە باشە و بەڕاستی بابەتێکی هەستیارەوەی کە دانانی فلتەرێکە بوو ئەو خوێندکارانە و قوتابیانێک کە لە بە سیستەمی ئێواران دەخوێن بە تایبەتی ئەوانەی کە چۆن بڵێ سلکی عسکەرین بەداخەوە کۆمەڵێک کەسێ لە سلکی عسکەریە دێ لە بەشی یاسا دەخوێنێ دواتردا شوێنەکەی خۆی دەگوازێتەوە دێ شوێنی محامیەک دەگرێت بۆ مادام لە بەشی عسکەریە با بڕۆنامەکەی هەر لە بەشی خۆیشی پێ بکرێت بۆ شوێنی قوتابیەکی ئەندامەوە دەگرێت کە
چەندین ساڵ و تەمەن و ئاڕقی خۆی داناوە لە پێنا ئەوەی کە بگا بە شوێنێک داهاتێک بۆ خۆی دابین بکە بۆچی کەسێکی عسکەری بەهۆی زانکۆیەکە بەهۆی دانی پارە بڕوانامەی یاسایان خۆت بڕوانامەی چەند شوێنێککە بەدەست بێنێ و شوێنی خوێندکاری تر بگرێن. کارکردن بە سیستەمی فیدباک کە بەڕاستی لە هەموو دنیادا ئیشی پێدەکرێت بەداخەوە لە زانکۆکانی ئەمە کەم گرنگی پێدەدرێت. سیستەمی فیدباک بۆ ئەوەیە تۆ توانای ئەو مامۆستا و دکتۆرانی کە لە زانکۆکاندا وانە دەڵێنەوە هەڵبسەنگێنرێ باشە بۆ ئەوەی ئەگەر ئەم مامۆستایە کەم تەرخەمی هەبوو کەم و کوڕی هەبوو لە ڕێی ئەو فیدباکێک کە بۆی دەگەڕێتەوە چارەسەر بکرێت. ئەگەر خەلەلێکی زۆری تێدا بووە نەتوانرا چارەسەر بکرێت ئەو زۆر ئاسێ دەتوانێت بگۆڕێت. ئەوەندەی من خوێن بێتمەوە بیست بێتم لە زانکۆکانی بەریتانیا بە عەقد مامۆستا و دکتۆر وەردەگرێت باشە توانەکانی هەڵدەسەنجێنرێت ساڵانە نوێ دەکرێتەوە ئاوزان توانای زانستی چەندە ئێبا لە زانکۆکانی مەش ئیش پێ بکرێت دڵنیا دەم لەوەی کە بەو شێوازە ئیش بکرێت خوێندکارەکان کەمتر گلەیان دەبێت و توانای زانستی چەند دەگۆڕێت. داواکەم هەیە کە زۆر گرینگە وەکو بەشی خۆم بە زۆرێک لە جۆرەکان هەردوو بەشی مێژوو شوێنەوار بێکەوە بەسترێن و کۆنتاکتێکیان هەیە لە بەرەوەی تاواکەری یەکترن لە خاڵێکدا کەردەکردنەوە هەرچۆنێک بە گرنگی پێ بدرێت بۆ بابەتە زۆر باشە. وەرەواکردنەوەی بەشی شوێنەوار لە زانکۆ ڕاپەڕین و کردنەوەی مۆزەخانەیەکی شوێنەواری لەو ناوچێکە بەڕاستی دەڤەری ڕاپەڕین یەکێکە لەو شوێنانی کوردستان کە زۆرترین پاشماوی شوێنەواری تێدایە. ئەگەر بچووکترین نمونە بێنمەوە دەربەندی ڕانیە کاتێککە شوێنەکەی نوێ کرایەوە و دووسایدێکی تازەی بۆ دروستکرا بەردێکی مێژووی تێدا بوو هەڵقڵدرا بوو کەی دەگەڕای بۆ سەردەمی ئەسکەندەری مەکدۆنی بەڵام بەداخەوە زۆر بەنا بەرپرسیارانە چۆن بڵێ تەقێنرا و خرایە ناو ئاوەکە ئەو مێژووە بە نرخەمانە دەستدا لە کاتێکدا دەمانتوانی ئەم بەردە هەڵبگرین لە شوێنێک لە مۆزەخانەیەک کە بەهۆیەوە داهاتێکیش پێ بەدەست بهێنین و هەر ئەو دەریاچەی دوکان کە لەوەیە کۆمەڵێک گردی شوێنەواری تێدایە کە ئەگەر بێت و کنە پشکنین تێدا بکرێت لەوانەیە بای هەزاران دۆلار پارە بەدەست بهێنرا خۆ دەتوانین چۆن بڵێ لە ڕێی مۆزەخانەکانی خۆمانەوە کۆنتاکت ببەستین. ئێستا تاوا دەبم زۆرم نەماوە چاکترکردنی پێداویستەکانی هەوڵەکانی خوێندوانە پێم وایە قسەی گشتیان بوو. قسەکانم تەواو بوو بەڵام بە هیوام بە گرنگیەوە لە قسەکانی هەمومان بڕوانن و بەڵێنوان پێ بدەن کە جێبەجێیان بکەن. دەستان خۆش و زۆر سپاس. ئەم خوشکە سپاس دەست خۆش فەرموو. من سەرەتا زۆر جێگەی خۆشحاڵی و جێگەی ڕەزامەندێک کە ئێوە لە نزیکەوە دەبینین بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆکی خوێندنی باڵا و سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین. ئێمە وەک قوتابیانی زانکۆی سەلاحەدین من نامەوێت دووبارەی قسەکانی قوتابی خۆشەویستەکان بکەمەوە بەڵام ئەو خاڵانەی کە دەمەوێت باسکەم یەکێک لە خاڵەکانەوەیە کە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان هەموو بەشەکانی خوێندن هەبێت لە زانکۆکان بۆ نمونە لە هەندێک پارێزگاکان هەیە کە هەندێک بەشنیەوە شوا دەکات کە قوتابیان بێنە زانکۆی سەلاحەدین یان زانکۆکانی کە لە پارێزگای هەولێر هەن ئەمە شوا دەکات کە ڕێژەی قوتابی لە بەشە ناوخۆیەکان زیاتر بێتن و بێگومانەوەش دەبێتە کێشە و گرفتێکی زۆر وایە. و خاڵەکەی دیکەش کە وەزام ئەوانیش ئاماژیان پێدا کە دابینکردن و پلانێکی تۆکمە بۆ پێدانی پرۆژەی بودجە و پرۆژەی بودجە نەببورن یعنی هەلی کار بڕەخسێت لە کوردستاندا چونکە ئێمەش هیچی وامان کەم نییە لە وڵاتانی دیکە کە ئەوان زۆر بەرەو پێشچوو بەڵام ئێمەنا قوتابی وامان هەیە کە بەهرەی وای هەیە کە شارەزایەکی تەواوی لە بوارەکەی خۆیدا هەیە بەڵام ناتوانێت کار بکات چونکە هەلی کارمان زۆر کەمە. ئێمە دەمانەوێت لە داهاتوودا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کار بکەین
بەڵام هیچ هەلێکی وامان نییە بۆیە داواکاری کە هەلی زیاتر دابین بکەن بۆ قوتابیانی دەرچوو بۆ ئەوەی کە لە بۆنمونە قوتابیان دەخوێنن کە دێن بۆ زانکۆ بێئەمەل نەبن بێ هیوا نەبن لەوەی کە بێن دامەزراندن نییە بەڵکو هیوا بخوازن کە ئەویش بگەنە ئەوانیش بگەنە ئەو ئاستەی کە لە کۆتاییدا کە دەردەچن هەلێکی کار هەیە بۆ ئەوان دەست خۆش. ئەگەر زەحمەت نەبێ لەوانێ دوای دوو کەس لێرە و دوو کەس لێرە وەرگرین بەڵام چونکە فەرمو. سڵاو بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆیەوە سپاس بۆ سەرۆکی سەنگە سەلاحەدین بۆ وەزیری خوێندنی باڵای بەڕێز سپاسانەکەین بۆم دەرفەتەکەمە توانیمان لە نزیکەوە چامان بێوە بکەوێت و گیر و گرفتەکانمان لە نزیکەوە بگەێنین زۆرینەی خاڵەکان باس کران ئێستا هەموو باسکەینەوە نابێت من تەنها داوای دوو دەقەم کرد پێش دوو دەقەکە کۆتایی بە قسەکان بهێنم بۆی کە حەقی هاوڕەکانیشم نەخۆم یەکەم ئێمە وەکو من محەممەد عەبدوڵڵاه حوسێنم لە زانکۆی هەڵەبجە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بەشی بنەماکانی یاین یەکەم شت ئێمە لەخوا بەزیابێت لە هەڵەبجە نەمان هێڵاوە پشەوی دروست ببێت نەمان هێڵاوە کە بەرەو ئاقارێک بڕوات و هیچ ئاڕاستەیەک وەربگرێت ئێمە ڕاستە خۆمان ناو خۆپشاندانەکان نبووین بەڵام زۆر کەسمان لە ناو خۆپشاندانەکان گرتۆ یاومانە بەدەست دەستگا ئەمنیەکانە وتومانە ئەمانە تێکدەرن و بۆ تێکدان و بۆ ئەوە هاتون کە ئاسایش و ئارامی هەم خۆپشاندانەکە و هەم شارەکە تێک بدەن یەکەم ئازادکردنی ئەوانەی کە قوتابین و بۆ ئەوە هاتون کە داوای مافی خۆیان بکەن ئەوەی کە قوتابی نەبێت من ناڵم ئەوانە ئازاد کرێت مناڵم بە ئەوانە ئازاد کرێت کە بەڕاستی قوتابین کە هەوی قوتابیان پێیە کە هاتون داوای مافی خۆیان بکەن ئەگەر گێرە شێوێنیەکیان کردووە بە وەسیقەیەکیان پێ بڕکەنەوە با شتێکیان پێ بڕکەنەوە کە جارێکی دێ بەرجاری نەکەن. چەند کەسن؟ گیان هیچ ژمارەیەکتان لایە ژمارەمان لا نییە بەڵام تقریبان ئەوەی کە تا ئێستا دیارە لەوە ئەچێت 20 بۆ 25 کەس هەر لە سلێمانیە گیرا بێتن کە یەکیان لەوانە بڕواگە ڕەفیقی خۆمە زۆر کەسێکی فەقیر و داما و بێدەنگە ئەمە ئەوە دووهەم مەسلەی ئەوە بووکەوتمان دەرماڵە بای من نەڵێن دەرماڵە با بڵێن هاوکاری خوێندکاران هاوکاری خوێندکاران هیوادارین بە زووی بچێتە بواری جێبەجێکردنەوە چونکە ئەگەر درەنگ بکەوێت بەڕاستی لە زەرمەندی یەکەم لە درەنگکەوتنی و لە درەنگکەوتنی جێبەجێکردنی ئەم بڕیارەیە ئەو کەسانن کە هەژار و کەم دەرامەتن و نەدارن واروە جەنابتان باسی نەگەڕانەوەی داهاتی پارێزگاکان و داهاتی خاڵەسنووریەکانتان کرد ئێمە هیوادارین هەر هەموو لایەک و هەر هەموو سەرکردەکان و هەموو وەزیرەکان و هەموو پەرلەمانتارەکان کۆک بن و داکۆکی بکەن لەسەرەوەی کە بەتێک ڕداهاتی مەرزەکان و داهاتی پارێزگاکان و هەموو داهاتەکان بگەڕێتەوە بۆ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئەوانیش بتوانن کە پاڵپشتی ئێمە بن پاڵپشتی هەموو خەڵکی حکوومەتی هەرێمی کوردستان بن واروەها خاڵێکی تر لە خاڵەکان محتەریف نەبوونی زانکۆکەمان زانکۆی هەڵەبجەیە کە یعنی ئەگەر بڕۆیت لە وڵاتێکی وەکو ئێران بڵێ من ئەمە بخوێنم و خوێندنەکەم تەواو بکەم شەهادەکەی زانکۆی هەڵەبجە ناخوا دەستان خۆش بێت سپاسانەکەم سپاسی هەموو لایەکەم دەستان خۆش بێت. ئەو خوشکەوە زۆر سپاس جەنابی سەرۆک من ڕایان سوار لە زانکۆی سۆرانەوە قوتابی پەیوەندی نێودەوڵەتیەکان قۆناغی چوار طبعا دەمەوێت ئاماژە بۆ بکەم کەوە ئێمە لێرەین بۆ ئەوی بەشێک بین لەو چاکسازی کە جەناوت دەستی پێ کردووە و بە شێوەیەکی بەرچاو کە دیارە هەموو ئەو داواکارانەی کە هاوڕێ خۆشەویستەکانم هەیەن بۆ ئێمەش وەکو زانکۆی سۆران هەمانە ڕەنگە بە ڕادەیەکی زیاتر و لە هەندێک بابەتە بە ڕادەیەکی کەمتر ئەمەوێ گرنگی ئەو خاڵە بخەمەڕووکەوە هەموو ئەو داواکاریانە هەموو ئەو کەم کورتیانە فشاری دەرونیە بۆ قوتابی بەجددی ئەوەیان گرنگەکەوە ئاماژەی پێ بدرێت کە فشاری دەرونیە بۆ قوتابی و کاریگەری لەسەر ئاستی ئەکادمی و پەرفۆرمەنسی ئەکادمیەکە یەکێک لە خاڵەکان و تێبینیەکانەوەیە کە باسی هەلی کارمان کرد باسی بوژانەوەی کەرتی تایبەتمان کرد لێرە دەمەوێت ئاماژە بۆ بکەم کەوە هیوادارم کابینەی نوێ هیوادارم جەنابەت وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەرەپێدانی کەرتی تایبەت نەوەک تەنها لە شارەکان بەڵکو لە قەزا و ناحیەکانیش گرنگە بۆ نمونە لە ئیدارەی سەربەخۆی سۆران کەوا بەو دوایانە بوو بە ئیدارەی سەربەخۆی سۆران زانکۆیەکی خنجیلانەی لە بەناوی زانکۆی سۆران قوتابی دەرچووی زۆر چاڵک و باشی هەیە ئەگەر تەسەوری بکەین کەوا کەرتی تایبەت لە ناوچەیە وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران کەرتی تایبەت پەرەی پێ بدرێ ئایا چەند هەلی کار دەرەخسێ هیوادارم کەوا ئیشی لەسەر بکرێ و هەموو ئەو داواکارانەی کە هاوڕەکانم هەیەن بوو ئێمەش دانی پێدا دەرین دووبارە سپاس بۆ ئەو دەرفەتەوە ئەو گفتوگۆیە کراوەیە. بەڵێ جەناب وشە قسە بکە بام خوشکە قسە بکە اینجا فەرموو ئەو خوشک ماشەڵڵا خۆ هەموو قسەتان کرد لەوانە دووسێ کەستانەوە
سەرەتا زۆر سپاس جەناب سەرۆکی حکوومەت کە بانگێشە کردین زۆر سپاس بۆ دەرفەتە من وەک نوێنەر یاخود دەنگی خوێندکارانی پەیمانگای تەکنیکی سلێمانی هاتووم کە هەنێک گیرروگرفتمان هەیە کە بەدەر لەوەی کە هەموو هاوکارانم باسییان کرد لەوەی کە دەرماڵە بە یاخود ئەو کێش سەرکیانە بەدەر لەوانە کێشەی تری ناو پەیمانگامان هەیە وەک ئەوەی کە زۆربەی مامۆساکانمان توانای وانەوتنەوەیان نەماوە یاخود بەتەمەنن یاخود تەلەبە زۆر لی تێناگات داواکارین لەوانەی کە ئەو خڕیجانەی زۆر خڕیجمان هەیە کە تا ئێستا تاین نەکراون یاخود نەگەشتون بە هیچ شتێک بێنە جێ ئەو مامۆسایانەی کە ناتوانن وانە بڵێنەوە دوو داواکارم لەوانەی کە ئێمە بۆ تەطبیقات هەنێ دەستگای حکومی هەیە هیچ تەلەبەیەک وەرناگرێت تەنانەت وای لێ هاتووە ئەهلیەکان بە تەواوەتی تەلەبەی یەکجار زۆر وەرەگرن لەوەشان نامێنێتەوە کە هەنێ تەلەبەی تر دەرفەتی نامێنێت بچێتە ناو تەطبیقاتەوە یاخود هەنێ شوێن هەیە ئەگەر ئێمە بڕۆین داوای کەسێکی بە ئەزمونەکەن ئێمە کە لێرە تەوامان کرد تەخەڕوجمان کردووە کەس نییە بمانگرێتە خۆی بۆ ئەوەی ئەزمونمان هەبێت یاخود هەرچیت هەر شوێنێکی ئەهلی داوای کەسێک کات 2 ساڵ بەلایانی کەمەوە ئەڵێ 2 ساڵ ئەبێ ئەزمونێتەوە من ئەو ئەزمونم لەکوێ بوو ئەگەر نە تەطبیقاتێک هەبێن نە ئەوەیە شوێنێکی حکومی بمانگرێتە خۆی یعنی ئێمە لەوەیە کێشەکەمان لەوە دەست پێکات کە نەک تەنها کەم دەرامەتی لە کاتی خوێن نابێت ئەچێتەوە دوای خوێندن دوای ئەوە ئێمە چی بکەین ئێمە شادێکمان بەدەستێنەوە مەسرفمان تیا کردووە ڕاستە ئێمە هەموومان حکومین یاخود بەشێکمان حکومی بێن پارالەلیش نەبین بەڵام لەگەڵەوەش ئێمە مەسرفەکەین ڕۆژانە مەسرفمان هەیە لەوانەیە بگاتەوە بۆی کە پارالەلێک مەسرفیشی بکات بۆیە ئەمە داواکارین یعنی دوای تەخەڕوجکردن ئاوڕێکمان لێبێنەوە هیچ نەبێت بتوانین پەرە بین بە وڵاتەکەمان بۆی بەرەو پێشتر بڕاچکە هەر لە ئاستەکۆنەکان نابین پێشکەوتو نابین زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس فەرموو کاکە جەنابەت زۆر ئەوەت کرد ئەم برادەرەوە بزانم دوای ئەم بەڕێز سەرۆکی حکومەت سپاس بۆ کاتی پێت بەخشین دوو پرسیارمێ دوو پێشنیارمێ پێشنیارێک بۆ جەناب تو پێشنیارێک بۆ جەنابی وەزیر پێشنیارێک بۆ جەنابەت داوا لە سەرۆکی حکومەت دەکەین ینی فەرمانگەیەکی هاوبەش دروست بکات لە نێوان وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ینی بۆ دەرسوانێکەوە زانکۆ تاوا دەکەن ینی بەڕاستی کە دەرسوێک زانکۆ تاوا دەکات یان دەبێت ئەوە تا بچێتە دەرەوەی وڵات یان دەبێت لە ناوی وڵات کارێک بکات ینی کارێکی بکات ینی بە کرێشی کەم و بە داهاتێکی کەم ئەگەر بێت و فەرمانگەیشی کارکردن هەبێت لە خوێنکار دوای تەخەڕوج بچێت لەو فەرمانگەیە کارێک دۆزێتەوە ئەگەر هاتوو حکوومەت توانی کارێکی دۆزێتەوە ئەوە دەبێتوانێت بچێت کارێکی بکات ئەگەر هاتوو نشتی توانێت و کار بکات دەرماڵەیەشی بۆ بڕێتەوەوانێ لە دوای تەخەڕوجکردن پێشنەرێکش بۆ جەنابی وەزیر داوای لێ دەکەین ینی هەندێک بەشمان هەیە لە زانکۆکان بە تایبەتی بوون لە زانکۆی کۆیە ساڵانی پێشتر هەندێک تەخەڕوجە بووە بەشی جوگرافیا مێژوو بە زانستە مرۆڤایەتیەکان تەخەڕوجیان کردووە ئێستاکانە گۆڕاوە بۆ بەشی پەروەردە یعنی ئەوانەی زانستە مرۆڤایەتیەکان تەخەڕوجیان کردووە ناتوانن وەکو وانەبێژ لە خوێندنگەکان وانە بڵێنەوە دەڵێن ئێوە ڕوانەوەکەتان زانستە مرۆڤایەتیەکانەوە تەنها بۆ پەروەردەیە دەبێت لەو خاڵەدا ئەگەر هاوکارێکی خوێندکارانم کێیەکەوە سپاس دەکەین و کێشێکشمان هەیە لە سکوڵی پزیشکی زانکۆی کوێت ئەگەر خوێندکە هاوکارم سەرەتا سوپاسی و دەرفەتە دەکەین کە دانیشتین جێمان لێ ڕادەگرن کێشەکەمان لە زانکۆی کۆیە لە سکوڵی پزیشکی کۆیە ئەوە 18 سال کە زانکۆیەکە دامەزرای 2014 هەیە هەتا ئێستا بینای خۆمان نییە بیناکە لە بەڕێوەبەرایەتی تەندروستی وەرمانگرتەوە ئێستاش بە ناومان نییە و هیچ ینی هۆڵەی خوێندنمان نییە هەموو سارێ بە بۆنەوەی تەڵەبە وەردەگیرێ هۆڵی تازەمان لۆ دروست دەکرێ و هەتا ئێستا ڕێگای سکوڵەکەشمان هەر قوڕە و چانەکرایە خاڵەچکەش کە ئەوەیە داخلی کچان بینایەکی کەمە باڵەخانەمان دەوێت بۆ داخلی لە بۆ بەشە ناوخۆیەکان و شتێکی کەش کە هەیە ڕێگای نێوان داخلەکان و زانکۆیەکان وەکو پێشتر پاسەکان ئیش پێ بکرێتەوە لۆی هاتوچوو لەناو کەمپەسی زانکۆ ئاسانتر بی بەسەر چاوام و بەسەر ڕاستێک دەستەوە اینجا فەرموجا ئەم لێرە ئێرە بە نۆڕەیە بە ئەم برادەرەش مێژە زۆر سپاس جەنابی سەرۆک وەزیرم بۆ ئەم دەرفەتە ئەس هەماوەتی ئەسی بۆ دینانم ئەس هەمعالم تمەکی جماعەتی پسۆڵانی باغڵم و برا جەنابی سەرۆک وەزیران ئەس کامیران ڕێبەر زانکۆ پۆلیتەکنیک دهۆک داخوازیت مە هەمی زۆربەیەوە نەفسیەکن گەهاندن گەهشناوە من دوو داخوازیت هەین یەت کورد
سنترین CDC انگیشه پیدا کاری نفهمی زانکویت هایم بس گلت خوابن کار بینای تکرن اگه کار و هین دعم و بکن کار و سنترابه تکرن قطابی اگر در چیتن دشت کار اگه بخوبینی دشت کار کردن رایت کاری نشاده تفسنتره نفهمی زانکویت هایم بس گلت خوابن یاد ویجی دعم پروژه بچیک پشتوانیا پروژه بچیک آلمانیا پیش کرد دست بگو خوب پشتوانیا پروژه بچیک باش سر نبیتن پتر پشتوانیا بیت تکرن بشن بالات ما سر بخن و عبور اگه حزب ما درست کن زور سپاس سپاس دست خوش فرمکن من قوتابی جمیل کریم حسن قوتابی ملا زانکوی پولیتی تکنیکی هولیر بنوی نرایت قوتابیانی زانکوی پولیتی تکنیکی هولیر لا بشی اندازیاری شهرستانی قناغی چوارم دو داواکاری هر سرچی خود 2 پوینت و خالص سرچی میه که چند عراسی دکتر آرامی دکم او کی تریشان هاوبشە ئاراستی هەردوو بەڕێستان دەکەم خاڵی یەکەمیان بریتە لە هاوکاری کردنی ئەو قوتابیانی کە ساڵی یەکەم لە شوێنێک لە شارێک وەردەگیرێن بە هۆکاری نەخۆشی یاخود بە هەرو کارێشتر دەیانوێ خۆیان بگوازن بۆ شارەکەی خۆیان جا بە سیستمی میوانداری بێ خۆت بەهۆی نەخۆشیەوە بێ دووەمیشان وەک کوڕە شەهیدێک داواکاریەکەم ئەوەیە سەرفکردن و خەرجکردنی کرێی خوێندنی ساڵانە لە زانکۆ و پەیمانگا حکومی و ناحکومیەکان بە گوێرەی توانە بە شەهیدی سەنگەر و هاوڵاتیەوە شەهیدی سەنگەر و هاوڵاتی مەبەستم لەوەیە سەنگەر تا ئێستا بەزدی کاری زۆر زدی بۆ کراوە بەڵام پێمان باشە هاوڵاتیش بە هەمان شێوە هاوکاری بۆ بکرێ زۆر سپاس زۆر سپاس فەرمو ئێوە قسەتان نەکردووە کەستان ئەم خۆش خوا هەمووتان بۆ بزانم هەر چەندتان ماوەن چەند قسەی نەکردووە دەستی بەرزکاتەوە لێرە سێ کەس لێرە شێک دوو سێ دەباش ئێوەش قسەی خۆتان بکەمەوە دەما فەرمو سەرەتا زۆر سپاسی زۆر سپاسی بەڕێز دەکەم بۆ پێدانی ئەم دەرفەتە وەکەوەی هەموو هاوڕێیان ئاماژیان پێدا کە ئامانجی سەرەکی ئێمە دەرماڵەیە بۆ هەموو بەشەکان بە ئێواران و پاراڵێلیشەوە من داوای ئەوە ناکەم کە بەشە ناوخۆیەکانمان بۆ چارەسەر بکەن کێشەکانیان بەڵکو داوای ئەوەکەم کە بینەی بەشە ناوخۆییمان بۆ دروستکەن چونکە زانکۆی چەرموو تاکو ئێستا هیچ بەشە ناوخۆییەکی نییە ئەو بەشە ناوخۆیی کە کچانی تایەکەیەکی نیشتەجێبوونە بەشە ناوخۆیی کوڕانیش قوتابخانەیەکە کە کوڕانتیای ئەمێنەوە و پرسیارێکی تریشم ئەوەیە کۆمەڵک بەش کراوەتەوە لە زانکۆی چەرمووە وەکو کیمیای دەرمانسازی و تاقیگەی پزیشکی کە نازانرێت کە تەوسیفی وەزیفیان چیە ئایا لە داهاتووە پیشیان ئەبێ بەچی ئەمە سەرۆکی زانکۆکەمان چەندین جار کتابی ناردووە بۆ بەڕێستان بەڵام تا ئێستا وەڵام نەدراوەتەوە هیوادارین وەڵاممان بنەوە و هەروەها زانکۆی چەرموو یەکێکە لە سەرکەوتووترین زانکۆکان لە بواری سیستەمی بۆڵۆنیادا بەڵام تا ئێستا دانپێنەنراوە و داوا لە بەڕێستانەکەین کە لیژنەیەک بنێرن بۆ زانکۆی چەرموو بۆی خۆتان لە نزیکەوە یەکە بە یەکە کێشە و کەم و کورتەکان ببینن و چەند پرسیارێکم هەبوو دەربارەی و قسانی کە بەڕێزت کردت یەکێک لەوانە ئاماژەت بەوەدا کە لە سەدا بیستی داهاتی ئەم وڵاتە بۆ 5 ملیۆن کە ئاماژەت بەوەدا 5 ملیۆن کەس سوودمەند دەبن لە سەدا بیستی داهات و 1,200,000 کەس سوودمەند دەبن لە سەدا هەشتاکەی ئەمە لای من جێگەی پرسیارە ئەم ناحەقیە چۆن ئێوە قبوڵێکن ئەگەر ئەرکی سەرشانی کێ کە ئەمە چارەسەر بکە ئەگەر حکومەت پێی چارە ناکێ ئەی کێ چارەسەرێکە پرسیارێکی تریشم ئەوەیە ساڵانە سەدان کەس کۆچی دوایی یەکەن سەدان کەس خانەنشین نەکرێن ئایا بیر لەوە نەکراوەتەوە کە لە جێی ئەوان کەسانی تردا بمەزرێنرێن لانی کەم با یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆکاندا بمەزرێنرن زۆر سپاس من زۆر سپاس من بەس وڵامیە و پرسیارە دەدەمەوە ڕاست دەکەیت چکە ئەمە هەروەکو باسم کرد 20 ساڵە ئەم کێشانە کەڵەکە بوون ئێستا هەمووی ئەبێ ئێمە ڕوبەڕویان بینەوە ئەو هەموو دامەزراندنە بۆ حکوومەت لە دنیادا شتیوانیەت و ئەو هەموو خەڵکە دامەزرێنی حکوومەت موچیان پێ بە نسبەیەک ڕێژەیەکی دیاریکراو هەیە کە بە پێی ستانداردی جیهانی مەقبولە حکوومەت چەند فەرمانبەری هەبێ چەند موچەخۆری هەبێ ئەو بودجەی تر بۆ هەموو خەڵکەکە سەرفەکرێتەوە یعنی کێشەکە ئەوەیە ئێستا تو هەر کەسێ لەمانەخوا ئەم ڕیفۆرمەیە کە ئێمە دەستمان داوەتێ و ئەم گۆڕانکاریەی دەستمان کردو بۆ ئێمە بەڵانسێک دروست بکەین ئەو بەڵانسە دروست بکەین کە خەڵک هەمووی چاوی لەوانە بێت لە حکوومەت
موچە وەربگرێ بەڵام هەر خۆتان دەڵێن بۆ ئەمە ناکەن و خۆشتان داوا دەکەن کە ئەمە ئێوەش بگرێتەوە جە بۆیە ئەرکێکی قورسە ئەوەندە ئاسان نییە تۆ بڵێ وڵا من مەسەلەن لە فڵانە کەسیان ئەمندا فەرمانبەرە لە فڵانە شوێن کەمیەکەینەوە هێوە خۆتان داواکەن ئەڵێن ئەمانە چوون وەرن شوێنیان پڕکەنەوە کەواتە ئەمە قەت کۆتایی نایێت چونکە ئەمە ئەرکێکی هاوبەشە بەرپرسیارەتیەکی هاوبەشە هەم خەڵک هەم حکوومەت ئەوێ بەیەکەوە کار بکەن بۆ ئەوەی ئەم بەڵانسا لە بەرژەوەندی گشتیدا بگۆڕن ئەوە نەبێ هەر یەکێک بەس چاوی لە بەرژەوەندی خۆی بێ با بۆ من بێ ئەوەی ترقەینا من حەقم پێی نییە ئەبێ هەمومان چاومان لە هەموو کۆمەڵگەکەمان بێ لە هەموو چین و توێژەکان بێ لە هەموو خەڵک بێ بۆیە ئەوەی ئێمە ئێستا خەریکین ڕاستکردنەوەی ئەو بارە لارەیە کە تاکو ئێستا بۆمان ماوەتەوە چۆن بین ئەم باڵانسە ڕاستکەینەوە زۆربەی ئەو پارەیە کە حکوومەت وەکو میزانیا بودجە دێتەوە بەردەست جارێکی تر لە خزمەتی خەڵک بەڵام لە دروستکردنی پرۆژە چکە هەمووتان داوای ئەوە دەکەن دەڵێن دواتر ئەمانەوەی ئیش بکەین ئەمانەوەی هەلی کارمان هەبێ بەڵام ئەم هەلی کارەکەی دروستی دەکە ئەبێ حکوومەت بیکە حکوومەت پشتیوانی کردی تایبەت بێ پشتیوانی ئەو کەسانە بێ کە لە سەرەتاوە دەیانەوەی ئیشێکی نوێ بخۆیان دەست پێ بکەن بەرنمەیەکی دوور و درێژە بەس شەوێک و ڕۆژێک تەواو نابێ بەڵام دڵنیا دەکەمەوە ئێمە بەرنمەی ئەومان هەیە کە بین ئەم جۆرە هەڵانەی کە لە ڕابردوو دەکرەوە ڕاستیکەینەوە ئاسانیش نییە چونکە خەڵکێکی شەیە بەرژەوەندی تێدایە مستەفیدە لەوانەیە بە ئاسانی ئامادە نەبێ واز بێنێ بەهەر حاڵ ئێمە ئەوەی لە بەرژەوەندی گشتیدا ئەمە ئەکەینە سیاست و بەرنمەی حکوومەت و لەسەر ئەو بەرنمەیە ئەڕۆیت ئەم ئێوە دووتان ماوەن لێرەوە نیە سێ چوار پێنج شەش دەتخوا تۆزێ کورتیکەنەوە ئەگە زەحمەت نەبێت زۆر خوێندکارانی زانکۆی سەرمۆ لە چەمچەماڵ یەکێکی نیشتەجێبوونە شوقەیە یەک دوانێکی دراوە بە خوێندکاران لە بەشی کچان ئەمە باشە لە ژێر پلیکانەی ئەم شوقەیە کراوە بە ژوور بۆ یەک کچی تیا بمێنێتەوە لە ژوورێکی چوار بە چوارە هەشت کچ ئەمێنێتەوە باشە ئەمە ئاوە دووەم دانە لێرە ڕسمێکمانەیە لە ساڵی 2012ەوە ئەم دوو بینایە بەردی بناغی بەندارراوە سێ کابینێ بەسەرا تێپەڕیوە ئەمە 1985 سەتاوە بووە تەنها لەسەر وابزان 500 میلیۆن دینار ماوە کە ئێمە ئێستا تاقیگەمانێ من خۆم و ئەو دادێ سێ مانگە داوامان نییە لەبەر نەبوونی ئەو سمستەرە زیادەی کە دکتۆر ئاگادارە سێ مانگە داوامان نەکردووە هەموو کردیەکان لەسەر یەکەوە بێتەوە نەفێری هیچ بن نەفریە ئەکەوین تاوشی کە هەمووشمان ئەکەوین من خۆم ساڵی پات 5 دەرسکەوتم شۆڕش خوێندومە لەبەر نەبوونی ئەمێ و لە جیاتی ئەمە قوتابخانەیەکی لە ناو شار قوتابخانێکی سوتاوە باشە دراوی وەزارەتی پەروەردەیە دراوە بە زانکۆکەمان بناوی ئەوانەوەی کراوە بە تاقیگەی پزیشکی کە لەوێش جێگەی جیازەکان نابێتەوە جیازمانەیە تەنها ئەو زانکۆیە تاوە بێ ئەو بەشەی ئەو کەمپە من قسەم لە سەرۆکی زانکۆ وەرگرتووە دکتۆر سڵاح کە وتی تەنها ئێمە ئەومان بۆ تاوە بکرێ هەموو جیازەکانمان حازرە ئەگەر بەشە ناوخۆیەکان تەنها بیناکان دروست بکرێ هەموو پێداویستەکان حازرە ئێوە میکن ئێمە خۆمانێکین ئەمە بەشە ناوخۆی کوڕانە ئەمە قوتابخانەیەکی سەرەتایە سەر بە وەزارەتی پەروەردەیە ئەمە بەشە ناوخۆیەکەی لە ناوێکایە ئێستا هەم ناوەندی هەم سەرەتایی لە ناو حەوشەی ئەو بەشە ناوخۆیە خوێنرێت یەک هەفتە لێوە مامۆتەوە دوو هەفتە نەخۆش کەوتم نە شوێنی خەوتنەیە نە ئاو دەسەکەوێ نە شوێنی خۆشەردنەیە نە زستانان حاڵی تیانیە یەک شەوێک کەس ناتوانێت تیایدارە بکات ئەمە وەکوونەوەی بۆ ئەوە و ئەو بتوانین لە نزیکەوە بتوان لێژنەیەک بنێرن دکتۆر ماوەکی پێویستە نزیک هات بەڵام بتوانانی بە تەواوەتی بی سێری حاڵی ئەو تەلەبانە بکەیت دووزار بینیوتە بەڵام کە ئێمە دروستکردنی دوو بینە دوو شوقە دوو هەر شتێک بێ لە ناو حەوشی زانکۆیە بۆ ئەوی پارێک بۆ پاسەکان بگەڕێتەوە کە تەلەبە سەرفی نەکات هەر لەم پێنجشەمەیە بوو سایق پاسێک قوتابێک هاتم بۆلام وتی ئێستا 30 کەسم سوار کردووە 15یان پارەیان نەداوە ئایا پێت وایە کەسێک گەنجێک پارەی پێ بێت نەتوانێت 500 دیناری بدات باشە گەنجی وە هەیە لەبەر ئەوە ناتوانێت خۆ بشانداکە لە بەشە ناوخۆیەکە کە چەند کیلۆمەتر دوورە پارەی پاسەکەی پێ نییە بێبێ داوای حەقی خۆی بکات ئەلەوێ برادری خۆم هەیە لەو سەری چەمچەماڵ و تاکو بانی مەقان دێت بە پاسکیل بۆ زانکۆ چی کەسێکی ئێمە بە پێش بڕین بە پاسکیل ئەڕۆین هیچ کوڕی بەرپرسێک و هیچ کوڕی کەسێک بە پاسکیل ئەچێت بە ئاشکرا ئێستش تەلەبە هەیە ئاگادارم لە کافتریا
لە جیاتی پارەی لە فەیەک بدا 500 دینارە 250 نانەکە ئەکرێت لەگەڵ چایەکەیە تەلەبی وە هەیە باین تا ئێوارە بە پارەی چایەک باوکی 50 زای بۆ قەرز کردووە بۆ 3 مانگ بۆ ئیداری پێ بکات لە نزیکەوە ئێمە ئاگاداری ئەم حاڵین ئەگە بتوان لێژنەیەک دابنێن لە نزیکەوە بێن حاڵی ئەم تەلەبی کچ و کوڕانی خۆتان ببینن ئێمە هەیەونی هەر ئێوە هەین کە بتوانین دەنگمان بگەین بەیەوە و کارمان بۆ بکەن هەرچیش ئێمە بکرێت لە خزمەتی زانکۆیە بوون من وەکو خۆم مامۆستاکان ئەو قوتابێش ئاگادارە لەبەر ئەوەی پارە نەدەین بەنەمام ڕیسایکڵی زانکۆمان کردەوە توان بێن سێ دیکەن زبڵەکان جێ ئەکەینەوە ئەیدین بە کۆمپانیەکە لە بەرامبەرە نەمام و فریزمان باتێ چی زانکۆیەکی ئەم ئێرە وای کردووە چی زانکۆیەکی ئێرە نەبەشە ناوخۆینی چی زانکۆیەکی ئێرە تاقیگەی پزیشکی وەکو ئێمە کەمی هەیە کاکەتەوە سپاس سپاس گەیشت فەرموو توان ئەوەش ئەم کاتتان باش جەنابی سەرۆک زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بەڕاستی ئەم دەرفەتەوە ئەکات کە وا لە قوتابیەکانی ناو کولیە بکات کە ئاکتیڤتر بن چوستر بن لە خوێندنیان و هەروەها لە دایک و باوکو ماڵەوەشمانەکە کە بزانین کە حکوومەت جۆمان لێگری هەرچەندەوە وتی ئێمەش هەر حکوومەتین لەگەڵ ئێوەیە بەڵام ئەو گوێگرتنە چوسترمان نەکات وامان لێکا زیاتر بخوێنین زۆر سپاس هەرچەندە من قوتابی کۆلێژی دەرمانسازی زانکۆی هەولێری پزیشکیم خۆم قوتابی بەشە ناوخۆیم لەسەری ناڕۆم چکە زۆر باسی بەشە ناوخۆیەکان کرا کە کێشەی هەم بینە هەتا ئێستا سەرەتاییترین کێشەی ئاو کارەبامان هەیە ئەمەوێ باسی ناو کۆلێژی خۆمانت بۆ بکەم من لە کۆلێژی دەرمانسازیم لە ئێستەیە کێشەی موادمان هەیە یعنی ئێستا کە تەلەبەمان تەخەڕوج ئەکات نازانێت پاراستۆڵێک دروست بکە یعنی لە ناو لابەکانە لە ناو لابەکانە موادمانە کە بە دکتۆرەکە ئەڵەی بە فلانشە دروست بکەین یا فلان دەرس بە تیۆریتیکەڵ ئەی خوێنین ئەبێ لە لابەکە دروستی بکەین عملیان بکەین ئەڵێ موادمان نییە بەڕاستی لە ناو هەموو ئەو بەشانێک کە لە ناو لابە ئەخوێنن کێشەی مواد و کێشەی جیهازمان هەیە خاڵێکی کە ئەمەوێ باسی کەم ئەزانم ئیشکردن لەسەری زۆر درێژخایەنە بەڵام ئەمە کێشەیەکە ئێستا لە ناو هەموو هەرێمی کوردستانە هەیە قوتابی کە پۆلی 12 تەواوەکات هەمویان یەن بەرەو بەشە پزیشکیەکان یعنی وای لێ هاتۆ چکە بەشەکانی کە چارەنووسێکی وای نییە ئیشی نییە ئەگەر بکرێ ئیش لەسەر ئەوە بکەن کە تەلەبە ئەو نەڕوو نەکاتە بەشە پزیشکیەکان چکە خواستیان لەسەرتی هەر نەفسیانیش مرتاح نین ئەگەر ئەچنە بەشێکی کە بەدڵی خۆیان ناچنە ئەو بەشە کۆتا خاڵم کە ئەمە بەپەلە باس بکەم زۆرمان باسی ئەومان کرد ئێمە خۆمان کە لە خۆپشاندانا بووین ویستومانە ئەو تەلەبانی کە بەلاڕێ ئەبێن دەریان بێنین ئێمە خۆمان وەمان کردووە هەموو قوتابیەکان لە ناو زانکۆی هەولێری پزیشکی بەڵام وەکو بینیمان لە ڤیدۆکان لە سلێمانی لە شوێنەکانی کە بینیمان جەماعەتی پۆلیس و ئاسایشە بوون کە هێرشیانە خدا سەر خوێنکاران یعنی لە ناو ئەوانیشا بێگومان هەر کەسێک هەیە کە تێک دەربێت گەر بکرێت سزای ئەوانیش بن و من لە ئاخیرا زۆر زۆر سپاسی پۆلیس و ئاسایشەکەم کاتی ئێمە خۆپشاندامان کرد بۆ پاراستنی گیانی ئێمە زۆر زۆر دەستخۆشیان لێکن هەر لەوێ ئێمە خۆمان دەستخۆشیمان لەکردون زۆر زۆر سپاس بۆ دەفەر دەستان خۆش دەستخۆش کێ و کێماون هەر زیاد دەبن ماشاءالله خۆ ئەوەی قسەی کردووە دووبارەی نەکەنەوە تکایە فەرموو سەرەتا بە ناوی خۆی گەورە سوپاسی لوتفی جەنابتانەکەین وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی کاک دکتۆر ئارام بەڕێز سەرۆکی زانکۆی سەلاحەدینەکەین بۆ بەدەمەواتنتان و ئێمە دڵنیاتانەکەینەوە ئەگەر هەر لە یەکەم ڕۆژە ئێوە بەدەم تەلەبە بات نایە و تەنها بەیاننامەیەکتان دەرکردایە تەلەبە ئاوا دڵگەرم نەبوو ئاوا چەندین لایانی خراپیشی لێ ناکەوتەوە و ئێمە چەند لەیەکمانەیە هیوادارین بەدڵێکی گەورەوە قبوڵیکەن جەنابی سەرۆک من وەکو کوڕە هەڵەبجەیی یەک من دلۆڤان حەماعەلی لە زانکۆی هەڵەبجە بەشی کۆلێژی زانست بەشی کۆمپیوتەر ئێمە هینە سەرێکەکەمان باس کرد با بڵین کە نەبوونی دەرماڵێ و باسی ناکەین هاوڕێیانم باسی کێشەی تایبەتی زانکۆی خۆیان کردو منیش بە پێویستم زانی کە باسی کێشەی زانکۆکەم کەم من لە ڕێگا کە هاتووم ئەمڕۆ ئەم سەر لە بەیانیە بەڕاستی خوێنکارمان هەبووە کە تازە وەرگیراوە لە زانکۆی هەڵەبجە بەهۆی نەبوونی داخلیەوە قەرارە سیستمی میوانداری جێبەجێکەن و بینێرەوە بۆ شارەکەی خۆی لەوێ ئەم ساڵی تەواو بکات با بڵین دوو بینای داخلیمانەیە لە بەرامبەر زانکۆی خۆمان نازانم کە جەنابتان ئاگادار بن لەوانەیە کاک دکتۆرارم لەوە ئاگادار بێت هەموو شتێکی تەواو بووە تەنها ئەجیزەی ناوی ماوە یعنی ئەجیزەی ناوی تەواو بکرێت بڕی 500 بۆ 400 بۆ 500 تەلەبە بەلایانی کەمەوە ئەگرێت و ئەو کێشەمان نامێنێت ینی داواتان لەکەینەوە چارەسەر بکرێت بەڕاستی خەڵکی هەڵەبجە لە پای ئەو هەموو مەینەتی و ئەو هەموو شەیدەی کە داوێتی ئەبوو بەڕاستی بێن بەدەمی و لە هەموو زانکۆکان یێرێ من ئەو مافەمان پێ بدەن لە هەموو زانکۆکان یێرەم زیاتر بەدەم هەڵەبجەوە بات نایە بەڵام نەگو لە هەمویان بەڵکو وەکو ئەوانیش ناتون بەدەم هەڵەبجە و
ئەو خزمەتگوزاری پێشکەش بە زانکۆی ئەڵەبجە نەکراوە و وای لێ هاتووە تەلەبەکانی زانکۆی ئەڵەبجە هەموو ساڵێک خۆناغ یەک تەواوەکەن و ڕێژەیەکی زۆری تەلەبەکان نقلەکەنەوە بۆ شاری خۆیان و بۆ زانکۆکانێکی دەروی ئەڵەبجە دەستخۆشتان لێکم سپاس ڕخنەکە شتێک سپاس نا بەسەر چاو بەسەر چاو کاتان باش زۆر سپاس بۆم بیدانە جەنابی سەرۆک من ڕێڵ سیروان قوتابی کۆلێژی یاسای زانکۆی سەلاحەدین من پەیامی هەمووی پێ پەیامی دەستخۆشیە لە جەنابەت کە شەو ڕۆژتان خستوتە سەریەک بۆ چاکسازی خوای گەورە پشت و پەناتان بێت من کۆتا وتەی هەموو هاوڕێیان ئەڵێم دڵی پڕی قوتابیان خۆشکە و پیلانی ناحەزان لە گۆڕ بنێ زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆکی حکوومەت و وەزیری خوێندنی باڵا دکتۆر ئارام من تەنها کۆمەڵە پرسیارم هەیە لەسەر قسەکانت کە سەرەتا کردێت دەستە خۆش بە تۆ باسی ئەوروپات کرد بە بەراورد بە کوردستان تەبعەن وتت لە ئەوروپا پاراسن بە قیستە و ئەتاندنەوە بەس لانی کەم ئەلەوێ دواتر ئەیانکەنە سەر ئیشە تا پارەکەیان لێ بسەنەوە خۆیان دوای ئەیانکەنە سەر ئیشێک کە هەلی کاریان بۆ دۆزنەوە تاکو پارەکەیان لێ بسەنەوە واروە ئێمە لانی کەم لەوە شاکەهینین ماڵەوەشمان ناتوان ئەو بڕە پارەیە دابین بکەن ئەگەر ئەوەش هەرواز دێمین باشە باسی ئەوەتان کرد لە کەرتی وتان حکوومەت هیچ دامەزراندنێ ناکات زۆر باشە باشە من ئەندازای نەوتم کێشەم نابێت لەوانەیە لە کەرتی کتاب بتوانم ئەی باشە یەکێک کە پەروەردەی بنەڕەتەواکە لەکوێ بتوانێت ئیشکات ئەبێت ئەو لە دواترا لەکوێ بتوانە کاگە من نەمگوتە حکوومەت کەسەوە ناگە دەڵێم چاوتان لە حکوومەت نەبێ بەس لە حکوومەت بەعکسەوە ئەبێ ئیشەکە ئەوەندە زۆر بێ حکوومەت لە ئایندەشە پێویستیار بە دامەزراندنە بێ بەڵام هیوادارم وای لێبێ حکوومەت بێ بە دواتانە بڵێن ئێمە ناین بۆ حکوومەتیش بکەین ئەوەندە ئیش زۆر بێ مەبەستم ئەمەیە بەڵێ دەستخۆر بەس بەڕاستی ئێمە هەر پێویستمان بۆیە کە حکوومەت چونکە ئێوە کە هەڵتاون بم بەرپرسیارەتیەتان گرتووەتە ئەست و خۆتان بە خاوەنی حکوومەتەزانن پێویستە بەر هینی تەلە بەشەوە بچن هەر خوێندکارە و دوو ڕۆژتر دەچێتە شوێنی هەریەکێکیشمان دوای ئەوەش دەرماڵە پێویستە یعنی من کە باسی ئەوواکەین خوێندکاری کەم دەرامەتەیە خوێندکاری تریشی ئەوەی کە ئاسایەکێ دڵنیا بە باری لە کەم دەرامەتەکە شتێک باشترە یعنی ئەویش پێویستی بەوەیە کە دوچار کاهین کات کە دەرماڵە وەربگرێن دەستان خۆش بە زۆر سپاس زۆر سپاس کێمەوە دەستم خوشکە من لە جانەیوبم لە زانکۆ ڕاپەڕینەوە سپاس بۆ ئەو دەرفەتە بەنسبەتەوە برادرەکان هەموو داواکاریەکانی کە پێشکەشیان کرد تەنها چەند داواکاریەکم هەیە کە تایبەت بە زانکۆکەی خۆمە کام زانکۆ زانکۆی ڕاپەڕی نەڕانیە هیوادارم ئەمانەمان بۆ جێبەجێ بکەن یەکەمیان دروستکردنی بەشە ناوخۆی زیاتر بۆ کچان لەبەرەوەی لە ژوورێکە بۆ کچان بۆ کوڕانیشمان لەبەرەوەی نسبەیەکی زۆر لە ژوورەکان دەمێنەوە و دابینکردنی نۆرینگە لە ناو داخیلەکانیان هەروەها دروستکردی پەیوەندی لەگەڵ زانکۆبیانیەکانە بە مەبەستی باشترکردنی ئاستی زانستی قوتابیان و هیواداریشم هەرچی هەیە هەر کەسێک کە منداڵەکانی کە سەرەتا دەنێرێتە بەر خوێندن بە هەستێکی نیشتمان پەروەرەیانی بیانێرێتە بەر خوێندن لەبەرەوەی دوجار ئێمە دوێنێەوە شوێنی ئێوان چکاتی ئێوە سونەتە شوێنی ئەوانی تر ئێمەش دێنێ شوێنی ئێوە هیوادارم هەلی زیاتر بۆ خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان بڕەخسێنن و داواکاری سەرەکی ئێمەش دەرماڵە سپاس آخر کەس زۆر سپاس جەنابی سەرۆکی حکوومەت بەوە دەرفەتە من قوتابی دانیال عەبدوڵڵا لە زانکۆی سۆرانەوە یەکەم داواکاریم بۆ جەنابی وەزیر ئەوەیە کە ئیش بکرێ بۆ ڕەنکی ئینتەرنەشناڵی زانکۆکانی کوردستان بەرز بکرێتەوە یعنی بەعام زانکۆمان هەیە لێرە کە احترافی پێ نەکرایە دووەمیش ئەوەیە کە دەرچۆی یەکەم و دووەم سێمەکانی زانکۆکان سکۆلارشیپی ماستەریان پێ بدرێت کە ئەوەش کێشەی کەمی ستافی زانکۆ حەل دەکات بە حەدێکی زۆر و زانکۆی سۆرانیش تاوکو ئێستا بینای تایبەتی بەشە ناوخۆیی نییە بەشە ناوخۆیەکانی زانکۆی سۆران هەموو بینای کرێنە ئەگەر کێشەیەوە چارەسەر بکرێت ئەو داهاتێکی زۆر بە حکوومەت دەگەڕێتەوە و بۆ زانکۆش زۆر سپاس مەمنون
من سپاسی هەمووتان ئەەکەم دەست خۆشیتان لێ ئەەکەم و دڵنیاش بن هەموو پێبینیەکان و قسەکانتان بە هەند وەرەگرم و گوێشم لێ ڕاگرتن و بە قسەشتان ئەەکەم ئێستا هەردووای ئەم کۆبوونەوە ئەچم سەردانی دوو بەشە ناوخۆیشەکەم هەردووای ئەم کۆبوونەوە ڕۆم سەردانێکیانەکەم زەم چۆنە من دەست خۆشیتان لێ دەکەم بەڕاستی و بەو ئوسلوبە بەو ئاستە بەرزە ئێوە داواکاری پێشکەشکە ئەمە نمونەی قوتابی باش و نیشتیمان پەروەرە هیوادارم هەموو وەکو ئێوە بن ئێمەش بتوانین لە خزمەتی ئێوە بین چەند بابەتێکەوە باستان کرد من دڵنیاتان دەکەمەوە هەرچەندە هەموو شتان دووبارەتان کردەوە بەشە ناوخۆیەکان لە ئەولەویەتی ئیشی ئێمە دەبێت بۆ وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکان کە وەزیاوان باشتر بکەین بارودۆخی قوتابیەکان باشتر بکەین و ئەو قوتابیانەی کە پێویستیشیان بە هاوکاری هەیە کەم دەرەمەدن ئەمە شێمە بەجددی دراسەتی دەکەین بۆ ئەوە بتوانێت بە شێوەیەکی بنەڕەتی و ڕیشەیی ئەم کێشەیە چارەسەر بکەین ئاستی خوێندن باشتر بکەین و من هەر لە ئۆفیسی خۆشم هەندێک برادەرم دەستیشان کردووە بۆی بەردەوام لەگەڵ قوتابیان و لەگەڵ زانکۆکان لەسەر خەت بن بۆ ئەوەی پرۆژەیان هەبێ بەرنمەیان هەبێ ئیشی دەستپێکردنی ئیشی نوێ بێ هاوکار بن یارمەتی دەربن بۆی بتوانن ئێمە ئەو تەواصلەمان هەبێ و لەگەڵ یەکتر بەیەکەوە ئەم کارانە بکەین دڵنیا بن ئەوەی ئێمە پێمان بکرێت دەیکەن بەڵام منیش ئەو داواکاریەم هەیە لێەوە ئێوەشە بێ هەستی نیشتیمان پەروەری نیشتیمان دۆستی ژینگە دۆستی وڵات پارێزی خۆ پێگەیاندن ئاستبەرزی ئەبی ئێوەش ئەو بەڵێنەمان پێ بدەن کە ئێوەش نوێنەری هەموو قوتابیان دەبن و لەسەر ئاستی هەموو کوردستان هەموو قوتابیانیش وەکو ئێوە ئینشاءڵڵا پەرە بەم پرەنسیپانە دەدەن و بەیەکەوە چاومان لەوە بێ کە کوردستانێکی ئاوادانترمان هەبێ جارێکی تر من دەست خۆشتان لێ دەکەم سەرکەوتوو بن و دڵنیاش بن من لەگەڵ ئێوە و پاڵپشت و پشتیوانیشتان دەبم زۆر زۆر سپاستان دەکەم بەناوی خۆی گەورە و مێرەبان من زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لە زانکۆی سەلاحەدین ئەم دەرفەتە ڕەخسا و من سوپاسی زانکۆ سەرۆکی زانکۆ وەزیری خوێندنی باڵا دەکەم کە ئەم دەرفەتیان ڕەخسان لە نزیکەوە گوێبیستی قسەی ئەم قوتابیە خۆشەویستانە بین کە لە زانکۆکانی هەموو کوردستان هاتوون و بەشدارن و ئەوەی لە نزیکەوە گوێ لە گرفتەکانیان بگرین لە پێشنیارەکانیان بگرین لە داواکاریەکانیان بگرین و ئێمەش بیر و بوچوونی حکوومەت و سیاسەتی حکوومەت بۆ کەرتی خوێندنی باڵا و پەروەردە بە شێوەیەکی گشتی ئابۆری هەرێمی کوردستان استراتیجەتی ئێمە بۆ داهاتووی هەرێمی کوردستان قسەمان لەسەریان کرد و ئەو داواکاریانەی کە ڕەوان و قوتابیەکان داوای دەکەن ئەوەی لە توانای حکوومەتدایە ئێمە بە پیریانەوە دەچین و لە سەروی هەمووشیانەوە ئێمە لە بەرنامەی کاری سەرەکی خۆماندا ئەوە دەبێت کە بەشە ناوخۆیەکانی زانکۆکان ئەوانە دروستکەینەوە و هەروەها ئەو قوتابیانەی کە پێویستیان بە هاوکاری هەیە و کەم دەرەمەدن ئەمە شێمە بە شێوەیەکی تایبەت دراسەی دەکەین بۆ ئەوەی بتوانێت بە شێوەیەکی ڕیشەی و بنەڕەتی چارەسەری ئەم گرفتانە بکەین ئەوەی ئامانجی ئێمەیە ئەوەیە کە خوێندن ئاستی خوێندن لە هەرێمی کوردستان بەرەو ئاستێکی باشتر ببین شێوازی ژیانی قوتابیان لەو ماوەیە باشتر بکەین هەروەها هەلی کار بۆ قوتابیان دروست بکەین کە دوای خوێندن تووشی ئەو کێشەیە نەبنەوە نەزانن بەرەو کوێ بڕۆن و ئەمە ئەرکێکی هاوبەشە لەسەر ئێمە و لەسەر قوتابیان و لەسەر هەموو هاوڵاتیانی کوردستان کە هەمومان ئەرک و مافمان هەیە و هیوادارین هەموو بەیەکەوە بتوانین خزمەتی وڵاتەکەمان بکەین هەروەها پیرۆزی و سمبولی ئەمنەتەوە و ئەم نیشتیمانە بەرز ڕابگرین و ئیدانەی هەموو جۆرە تند و تیژیە بکەین چه بەرامبەر بە قوتابی بکرێت چه بەرامبەر بە هێز ئەمنیەکان بکرێت چه ئەو بێڕێزیای بەرامبەر بە ئاڵای کوردستان کراوە یان بەرامبەر بە و پیرۆزیانەی ئەمنەتەوە نیشتیمانە دەکرێت ئیدانەیان دەکەین و ئەو لایەنانەش کە من دڵنیام قوتابیان لی بێبەرین ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە لە هەمان کادا من سوپاس و دەستخۆشی ئاستی بەرزی قوتابیانی خۆشەویست دەکەم کە زۆر زۆر بە شێوەیەکی زانستیانە داواکاریەکانی خۆیان خستە ڕوو و ئێمەش ئەوەی لە توانەماندا بێ ئینشەڵڵا درێغی ناکەین و لە خزمەتیان دەبین و هیوادارین کە سەرکەوتوو بن لە هەموو کۆنەغەکانی خوێندن و دوای خوێندنیش
جارێکی تر سوپاسان دەکەم و ئینشاءالله کوردستانی شار ئەوەدان بێ قوتابیەکانی ئێمەش ئینشاءالله دڵخۆش و سەرکەوتوو بن سوپاسان دەکەم.